یەکێتی نابینایانی کوردستان مەڵبەندی گشتی سلێمانی ڕێکەوتی چواری نۆی 2005 زاینی پەرت و خانەی دەریای دەنگی. ناوی کتێب هەست بە گەورەی خۆت بکە. نووسینی دکتۆر واین دایر. بابەت دەروونناسی وەرگێڕانی ناسری سڵاحی یا ناسری سەڵاحی سلێمانی 2004. خوێندنەوەی جیهاد و ئامادەکردنی ئاوات. پێشەکی وەرگێڕی فارسی. ئێمە هەمومان چەندین هەلی سەرسوڕهێنەرمان بۆ ژیانکردن و چێشوەرگرتن و خۆشەویستی نواندن لەبەردەمدایە. دنیای ناوەوە بە ڕادەی دنیای دەرەوە مەزن و بەرفراوانە و دکتۆر واین دایر کە لە ڕێگەی فەلسەفەکەیەوە بە ملیۆنان خەڵکی لە دنیادا بە ئاگا هێناوەتەوە، یارمەتی تەدا سەفەر بکەی بۆ دنیای دەروونت. دەروونت بپشکنی، پێی بە گەورەیی و مەزنیەکەی بەری و پاشان بەهرەمەندی لەو داهێنانانەی کە بەهۆی گۆڕانکاریە بزوێنەرەکانەوە لە ژیاندا دروست دەبن. لە ماوەی ئەم گەشتەدا بە ئاسانی هەندێک لە بنەما و چەمکەکانی ژیانت بۆ ئاشکرا دەبێت کە تا ئێستا بە شاراوەیی مابوونەوە. هەروەها فێر دەبی کە بە چ شێوەیەک هەست و وروژانە سلبیەکان لە دڵ و دەروونت بسڕیتەوە، نەبیتە کۆیلەی ڕووداوی ناخۆش و ڕەفتاری ناشرینی ئەوانی تر و بەڕاستی سربەستانە بژی. دکتۆر واین دایر فێر دەکا هەر کات تەرکیز بکەیتە سەرکاری خۆت و پەیوەستبی بە خودی ڕاستەقینە و مەزنی خۆتەوە بە سەرسوڕمانەوە بۆ دەردەکەوێت دەتوانی زۆر کار بکەی کە لە ڕابردوودا ئەنجامدانیانت بە موعجیزە دادەنا. پەیامە ژینبەخشەکانی ناوبراو بۆ قەناعەتت دەگەیەنێ کە نابێ بۆ گەیشتن بە ویست و ئاواتەکانت دەستە و داوێنی دنیابی، بەڵکو پێویستە تەنیا لەگەڵ یاساکەونیەکاندا هاوئاهەنگ بی و بە وەگەڕخستنی توانە شاراوەکانی ناخت گرفت و لەمپەرەکان وەلانی و ڕێگە بۆ وەدیهێنانیان بکەیتەوە. واین دایر بۆ گەیاندنی ڕوانینە ئیلهامبەخش و قوڵەکەی خۆی بە تۆ هەندێک جار دەتخاتە پێکەنین و بڕێکجاریش دەتگرێنێ، هەندێک جار تووشی سەرسوڕمانت دەکات و بڕێکجاریش دڵ دەداتەوە و بێگومان خوێندنەوەی ئەم کتێبە و کارکردن بە مامۆژگاریە ژینبەخشەکانی دکتۆر واین دایر خاڵی وەرچەرخان و دەستپێکی گۆڕانکاریەکی قوڵ و گەورە دەبێت لە ژیانتاندا. ڕازی مانەوەی خانەکان. جەستەی مرۆڤ پەیڕەوی یاساگەلێک دەکا کە ئێستاش زۆربەیانمان بۆ نەزاراوە و لە ژێرناوی ئیلهامدا و بە ئاڵۆزی و سەرسوڕهێنەری ماونەتەوە. خانەکان پێکاتەیەکی زۆر ئاڵۆزیان هەیە. زانایان پاش تۆژینەوە و لێکۆڵینەوەیەکی زۆر گەیشتونەتە وەنجامەی کە هەموو خانەیەک دوو زۆر وزەی تێدایە. یەکەمیان وزەی فیزیکیە و دووەمیان جۆرە وزەیەکە کە جەوهەرەکەی ناسراوە و تەنیا وەک چاوک واتە سۆرەس ناوی دەبن. ئەم وزەیە هەمان ئەو خۆشەویستی و عەقڵ و بەشداری و هاوئاهەنگیە بێ سنوورەیە کە لە شاراوەترین ناوکی ژیانماندا شاردراوەتەوە و هەرە موزەیە کە پاش 8 هەفتە دوای جوودبوون لە منداڵدانی دایکدا دڵی منداڵ وەترپە دەخات. جەستەی مرۆڤ کۆمەڵەیەکی بێسنوورە و لە کۆمەڵگەیەکی گەورەی بوونەوەرە زیندوەکان دەچێ کە تیایدا چەندین خانە و بەکتریا لە چاو و کون و لە چاو و گوێ و ئەندامەکانی تردا بەکار دەکەن. لە چاو و گوێ و ئەندامەکانی تردا کار دەکەن. چ شتێک دەبێتە مایەی ئەوەی ئەم کۆمەڵە تێکچنراوە وەک بوونەوەرێک کار بکات، یان چۆنە لوتت ناکەوێتە خوار و دەستت هەمیشە شۆڕ بۆتەوە. هاو ئاهەنگی هاوبەشی و ڕێککەوتن ئەو شتانن کە دەبنە مای ئەوەی خانەکانی جەستە بەردەوام بە خۆشەویستیەوە درێژە بەکارەکانیان بدەن و تەندروستیت بۆ بەدیاری بێنن. هەر یەکێک لە خانەکانی جەستە وەک سەرجەم خانەکان لە پرۆتۆن، نیۆترۆن و ئەلکترۆن پێکاتووە و
مادامێکە لە نێوان بەشەکانی خانەیەکدا خۆشەویستی، سۆز، ئاشتی، شادمانی، هاوبەشیکردن و کاری باڵا دەست بێت، ئەو خانەیە لەگەڵ خانەکانی دراوسێیە تەبا دەبێت. بەڵام ئەگەر بەشەکانی خانەیەک پێکەوە ڕێک و تەبا نەبن و لە نێوانیاندا توندوتیژی و قیز و فیز و ناکۆکی هەبێت، ئەم خانەیە ماف و ڕێزی خانەکانی دراوسێی لە بەرچاو ناگرێ و دەست درێژیان دەکاتە سەر و قوتیان دەدات و ئەوەندە درێژە بەم کاری دەدا تا خۆی و نەخۆشەکەش لەناو دەبات. بە دەربڕینێکی تر، لووە شێرپەنجەییەکان چ پیسەکان و چ ناپیسەکان واتە پاکەکان جگە لە ناتەبایی و ئاڵۆزی ناوخۆیی خانەکە هیچ شتێکی تر نییە. ئەم خانە شێواوە بە زاڵبوون بەسەر خانەکانی تردا مادە ژەهراویەکانی دەڕژێنێتە نێو خوێنەوە و لە ئەنجامدا لە ناوچوونی ئەندامێکی سەرەکی یان تێکچوونی دەمارەکانی لێ دەکەوێتەوە. ماوەیەکی زۆر لە ئەنستیتیۆی شێرپەنجەناسی لە سایمۆنتۆن واتە لە تەکساسدا خەریکی توێژینەوە و لێکۆڵینەوە بووم. پاش کۆتایی هێنانی لێکۆڵینەوەکان بەو ئەنجامە گەیشتم کە هەرکات کەسێکی توش بوو بە شێرپەنجە بە کەڵک وەرگرتن لە توانای خەیاڵ خۆی بە ئەندامێکی کۆمەڵگەی مرۆڤایەتی بزانێ و لە ناخی دڵەوە خوازیاری تەندروستی و بەختەوەری بێت بۆ هاوڕەگەزەکانی خانەکانی جەستەی ئەو کەسە لە بەرامبەر ئەم ئەندێشە سۆزدارانەیەدا کاردانەوەیان دەبێت و ئەو گۆڕانکاریانەی لە خانەکاندا دروست دەبێ بەسەر لووە شێرپەنجەییەکانیدا سەر دەکەوێ و نەخۆشیەکە چارەسەر دەبێت. پێچەوانەی ئەم سیستەمە شەڕاستە، واتە ئەو کەسانەی ڕق و تووڕەیی و تۆڵەسەندنەوەیان لە مێشک و دەرونیاندا چاندووە زۆری پێناچێت کە هاوسەنگی دەرونی خۆیان لەدەست دەدەن و وەک خانەیەکی شێرپەنجەیی کار دەکەنە سەرکەسانی دەوروپشتی خۆیان و ژیانی ئەوانیش دەشێوێنن. گۆی زەویش لە ناو هەسارەکانی تردا بە خانەیەک دەچێ. ئەگەر بە سواری کەشتیەکی ئاسمانی بچیتە سەر هەسارەیەکی تر و لەوێوە سەیری گۆی زەوی بکەین، دەبینی نەویشخانەیەکە لە گەردووندا و هەستەکەی هەمومان یەکی. هەر کات لەم خانەیە واتە گۆی زەویەدا عەمبارەکان پڕ بکرێن لە چەک و کوشت و کوشتار و تاوانی بە کۆمەڵ سەرجەمی کۆمەلگا بگرێتەوە و بێزاری و بغز و چاوچنۆکی و نایەکسانی لە مێشکی جەماوەری خەڵکی جێی خۆی بکاتەوە، ئەم خانەیە هاوسەنگی خۆی لەدەست دەدات و کار دەکاتە سەرگەورە و بچووکی خانەکانی تر و دەیان فەوتێنێ. زیندەوەرزانی بەناوبانگ ڕۆبێرت شیلدراک لە کتێبی زانستی نوێی ژیاندا باسی فەلسەفەیەکی نوێ دەکا کە دەیسەلمێنێ جۆری بیرکردنەوەمان سەرڕای ئەوەی کار دەکاتە سەر هەلومەرج و ڕەوش و باری تاکە کەسیمان بگرە کاریگەری لەسەر زەین و مێشکی سەرجەم مرۆڤەکانی گۆی زەویش دادەنێت. شیلدراک کە بۆ ناسینی تیۆرەکەی پشتی بە ئەزموون و بەڵگەی زانستی زۆر بەستووە، لەو بڕوایەدایە کە یادەوەری و تێگەیشتنی مرۆڤ هەر تەنها لە مێشکیدا هەڵناگیرێ، بەڵکو شتێکیش هەیە کە عەقڵی گشتی واتە کۆلێکتیڤ کۆنسیشیوس پێی دەوترێ. بناغەی فەلسەفەکەی شیلدراک پشتی ئەم بنەمایە بەستووە یا پشتی بەم بنەمایە بەستووە کە تەواوی ئەو بوونەوەرانەی سەر بە ئاست و ڕەگەزێکی تایبەتن لەلایەن مەیدانێکی مۆرفۆژێنەتیکیەوە دەورە دراون کە زۆر لە مەیدانی موغناتیزی دەچێت، بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندیان پێکەوە هەیە. کینکایز لە کتێبی 100 مەیمون واتە 100 monkeys لە سەر بنەمای ئەم فەلسەفەیە ئەم تاقیکردنەوەی خوارەوەمان بۆ دەگێڕێتەوە. لە دوورگەیەکی دوورەدەستی ژاپۆن ژمارەیەک مەیمونیان بەڕەڵا کرد کە هەمویان سەر بە یەک جۆر بوون و هەندێک پەتاتەشیان لە قوڕ هەڵکێشا و لە سوچێکی لێواری دەریادا بۆیان دانان. پاشان چاوەڕوانمانەوە بزانن ئەم مەیمونانە چ چەشنە کاردانەوەیەک دەنوێنن. لەبەرەوەی سەرەتا خواردنی تر دەدرا بە مەیمونەکان، هیچ کامێکیان بەلای پەتاتەکاندا نەدەچوون
تا ئەوەی ڕۆژێک یەکێک لە مەیمونەکان لە پەتاتەکان نزیک بووە و پاشەوەی بە شێوەیەکی تایبەت شۆردیەوە، بە شێوازێکی تایبەت دەستی کرد بە خواردنی پەتاتەکە. پاش ماوەیەک کە ژمارەیەکی بەرچاو لەو مەیمونانە کە خۆیان لە سەددانە دەدا فێری ئەم کارە بوون، سەیریان کرد لە دوورگەیەکی تر کە 300 میلێک دوورتر بوو. ئەو مەیمونانەی لە هەمان ڕەگەز بوون، گەرچی بەڕواڵەت هیچ پەیوەندێکیان لەگەڵ گروپی یەکەمدا نەبووە، ڕوویان کردە و پەتاتانەی تا ئەو کاتە توخنیان نەدەکەوتن و هەر بە هەمان شێوەی گروپی یەکەم دەستیان کرد بە خواردنیان. ئابەم جۆرە گەربێت و ئەندامانی جۆرێکی تایبەت لە گیانلەبەران بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندیان پێکەوە هەبێت، بێگومان مرۆڤەکانیش بەهۆی ئەم هێزەوە پەیوەندیان پێکەوە هەیە. بە پێی ئەم لۆژیکا گەربێت و نێوچاوان گرژ بکەیت و بیری ڕەش و چەپەڵ بخەیتە مێشکی خۆتەوە، سەرەڕای ئەوەی خۆت ئازار ئەدەی، بگرە لەو پەڕی دنیاوە کەسێکت نیگەران کردووە. کتێبی سەد مەیمون ئاگادارمان دەکاتەوە لە ئەگەری شەڕی ناوکی لە داهاتوودا و دەڵێ ئەگەر ژمارەیەکی بەرچاو لە خەڵک بێنە سەر ئەو بڕوایەی کە مرۆڤایەتی لە داهاتوویەکی نزیکدا تووشی شەڕی ناوکی دەبێت، بە خێرایی ئەم ئەندێشەیە لە مێشکی تەواوی خەڵکدا بڵاو دەبێتەوە و ئەوە بێگومان ئەو شەڕە ڕوو دەدات. ئەگەر ژیانی مناڵان و نەوەکانی داهاتوومان بەلاوە گرنگە، هیچ کارێک لەوە گرنگتر نییە کە ئەو دڵنیاییە دروست بکەین کە دنیای داهاتوو بۆ ژیان لەبار دەبێت. کاتێ لە هەندێک لە تازەلاوان دەپرسم زۆرتر لە شتێک دەترسن، زۆربەیان دەڵێن لە شەڕی ناوکی. ئەگەر ئەم جۆرە بیرکردنەوەی بچێتە مێشکی هەموو خەڵکەوە، ئەوە بێگومان خەڵک خۆیانن کە دەبنە هۆی تەقینەوەی بۆمبە ناوەکشیەکان. بەداخەوە دروستکردنی چەندین جۆر ڕۆکێت نیشانەی ئەوەیە کە زۆربەی خەڵک بەم جۆرە بیر دەکەنەوە. ڤیکتۆر هۆگۆ دەڵێت ئەگەر بڕوایەک بچێتە مێشکی خەڵک و جێ بگرێت و کاتی دەربڕینەکەشی بێتە بەرەوە، ئەوە ئەوەندە بەهێزە تەنانەت ئەگەر بێت و تەواوی سوپاکانی جیهان یەک بگرن، ناتوانن لە بەرامبەریدا خۆڕاگرن. ئێستا کە تێگەیشتین بیرکردنەوەی هاوبەش توانایەکی ئەوەندە مەزنی هەیە، بۆچی ئەو هێزە مەزنە بۆ مەبەست و ئامانجی باش و داهێنەرانە بەکار نەهێنین؟ بۆ نمونە ئەگەر لە ئاستی جیهانیدا بتوانین ویژدانی مرۆڤایەتی لە بەرامبەر کێشە و گرفتی برسێتیدا بجوڵێنین و مرۆڤایەتی بەو قەناعەتە بگێنین کە چیتر برسێتی قابیلی تەحەممولکردن نییە و ئەم جۆرە بیرکردنەوەیە لە مێشکی خەڵکی جیهاندا بچەسپێنین، ئەوە بێگومان ئەم شێوە بیرکردنەوەیە بە خێرایی پەرەدەسێنێ و نزیک دەبێتەوە لەوەی بێتە هەنگاوێکی بەکردەوە. هەمە لایەنە و جیهانی بیر بکەرەوە. ئەو توێژینەوانەی لەسەر جیاوازی نێوان شێوەڕوانینی ڕابەران و بەڕێوەبەران لەگەڵ شێوەڕوانینی کەسانی ئاساییدا ئەنجام دراون، ئەوەمان پیشان دەدەن کە کەسانی هەڵکەوتوو دوو جیاوازیان لەگەڵ خەڵکی ئاساییدا هەیە. یەکەم واتە دەستەی یەکەم بەهۆی ڕوانینی بەربڵاویان هەموو سیستەم و دەستگاکانیان لەژێر چاودێریدایە و بیر لە یەکبوون و هاو ئاهەنگی لە شێوەکاری ئەو سیستەم و دەستگایە دەکەنەوە. بۆ نمونە کارمەندی کۆمپانیایەک تەنها بیر لەو شتە دەکاتەوە کە کاری پێدەکات و لە بەردەستیدایە و گوێ ناداتە ئەوەی کە کارەکەی چ کاریگەریەک لەسەر بەشەکانی تر دادەنێ. لە کاتێکدا بەڕێوەبەری هەمان کۆمپانیا بەربڵاوتر دەڕوانێت و بیر لە قازانج و زیانی سیستەمەکە دەکاتەوە و کاریگەری کاری هەر بەشێک لەسەر بەشەکانی تر کۆنتڕۆڵ دەکات. دووەم جیاوازی لە بەرچاوگرتنی کاریگەری درێژماوەی شێوازی کارەکەیە لەسەر ڕەوشی داهاتووی کۆمپانیا. بەڵام بەڕێوەبەری کۆمپانیایەکیش بە بەراورد لەگەڵ بەرپرسی سەرەوەی خۆیدا بەرتەسکتر دەڕوانێتە مەسەلەکان و ئەم ڕەوتە هەروە بەردەوامە. زۆربەی خەڵک بێبایەخانە لە مەسەلە جیهانیەکان دەڕوانن و ئەوان دەڵێن چیم لەدەست دێت، چۆن دەتوانم کاریگەری لەسەر ئەو کێشانە دانێم کە دنیا لەگەڵیان بەرەو ڕووە. ئەم جۆرە بیرکردنەوەیە پیشاندەری ئەوەیە کە ئەو کەسە تەنها سەیری دەوروپشتی خۆی دەکات. ئەو کەسانەی تێڕوانینی هەمەلایەنە و جیهانیان هەبێ، پانتایی ڕوانینیان چوارچێوەی خێزان، کۆمپانیا،
وڵات و کیشوەر دەبەزێنێ و هەموو جیهان دەگرێتەوە. دنیا بە هاوکاری و یاریدەدانەوە ماوەتەوە. ئەگەر لە سوچێکی ئەم جیهانەدا کەسێک تووشی هێش و ئازار بێت، وەک ئەوە وایە سەرجەم مرۆڤایەتی تووشی هێش و ئازار هاتبێت و بێکاری و برسێتی کەسێک لەو پەڕی دنیا کێشەی سەرجەم مرۆڤەکانە. ئێمە نەک لەگەڵ تەواوی ئەو خەڵکەی ئێستا لە جیهاندا دەژین یەکین، بەڵکو لەگەڵ ئەوانەشدا کە لە ڕۆژی ئەزەلەوە لەم گۆی زەویەدا لەدایک بوون و هەروەها ئەوانەیشی لەمەو دوا لەدایک دەبن یەک جەستە پێکدەهێنین. خۆشەویستی سنووری بۆ نییە. زۆربەی خەڵکی حەز دەکەن خۆشەویستی خۆیان تەنها پێشکەشی ئەو کەسانە بکەن کە بە شیاوی ئەو خۆشەویستی دەزانن. ئەمە لە کاتێکدایە کە هەموو کەس شیاوە و ماهاتما غاندی بە شێوەیەکی فەیلسوفانە مامەڵە لەگەڵ ئەم ڕاستیە دەکات. گاندی دەڵێ لە گوناه بێزار بە، بەڵام گوناهکارت خۆش بووە. تا ئەو کاتەی خۆشەویستی و سۆزی ئێمە هەموو دنیا ئەگرێتەوە و ناکۆکی و دووبەرەکایەتی هەردەمێنێ. تۆ لە بەرامبەر مندا، ئێمە لە بەرامبەر ئەواندا، سپی لە بەرامبەر ڕەشدا و ئەمریکی لە بەرامبەر سۆڤێتیدا و هەموو ئەو شتانەی لەو چەشنن بەهۆی ئەوەیە کە ئێمە لەگەڵ مرۆڤ دۆستی و یەکبوون و هاوبەشیدا ناتەبین. ئەو کاتەم لە بیر ناچێ کە دایکم چاودێری و پەرستاری نەنکمی دەکرد. دایکم جلوبەرکی ئەم پیرێژنە تەمەن 9 ساڵەیی دەگۆڕی و نانی بەدەمەوە دەکرد و وەک منداڵێک تەڕووشکی دەکردەوە. ئەم کارم بەلاوە سەرنجڕاکێش بوو. جارێک پێکەنیم وتم نازانم کامەتان دایکە و کامەتان منداڵی ئەوی ترە. ئایا چەند فترە بەر لە ئێستا ئەم کارە بە پێچەوانەوە نەبوو؟ پێویستە بڕوا بکەین کە هەموومان یەکین و ئازاری مرۆڤایەتی ئازاری ئێمەیە و ئەم کارە لە ئەستۆی سیستەمی پەروەردەیە کە ئەم چەشنە بیرکردنەوەیە لە مێشکی خەڵکیدا زیندوو بکاتەوە. مەتەڵێکی چینی هەیە دەڵێت ئەگەر بە تەنیا بیر لە ساڵی داهاتوو دەکەیتەوە ئەوە تۆوێک بچێنە. ئەگەر بیر لە 10 ساڵی تر دەکەیتەوە ئەوە نەمامێک بنێژە و ئەگەر بیریش لە 100 ساڵی تر دەکەیتەوە ئەوە لە بواری پەروەردە و بردنەسەری کللتوری کۆمەڵدا تێبکۆشە. ئەگەر پەروەردە و فێرکردن بڵاو بێتەوە و ویژدانی مرۆڤایەتی بە ئاگا بێتەوە، ئەو توانا و ئیمکاناتەی لە سەرانسەری جیهاندا بۆ شەڕ و بەگژ یەکترداچوونەوە خەرج دەکرێت، ئەم جارە بۆ نەهێشتنی ئاژاوە و برسێتی و بێکاری و پەروەردەکردن کەڵکی لێوەردەگیرێ. بەداخەوە و درۆ و ڕیا و ساختەکاری لە کۆمەڵگای مرۆییدا بنجی داکوتاوە دەڕوا تا ڕۆژێک تێکیەوەی پێچێ و فەوتانی بە کۆمەڵی لێ بکەوێتەوە. نەوەکانی دوای ئێمە بە باشی لەو پەیامە زیان بەخشە ببورن، بە باشی لەو پەیامە ژین بەخشە تێدەگەن کە لە زمانی فەیلسوف و پێشەوە ئاینیەکانەوە سەبارەت بە یەکبوون و هاوکاری و تەبایی وترابوو. هەروەها بڕوا بەوە دێنن کە مرۆڤەکان یەکن و ئەو شتەی پێویست هەر مرۆڤێک پێشکەش بە مرۆڤێکی تری بکە جیا لە خۆشەویستی هیچ شتێکی تر نییە. سەرکەوتن ئاوێتەی ژیانتان بکەن. سەرکەوتن شتێکی سروشتی و زاتیە و کەسی سەرکەوتوو پێویست ناکە بە شوێنیەوە بێت. ئەو نوقمی ئەم تێڕوانی نەبووە و هەر بۆیە دەستدات هەر کارێک سەرکەوتن بەدەست دێنێت. هەرگیز لەو بڕوایەدانیم بۆ بەدەستێنانی سەرکەوتن دەبێ هەوڵ و تەقەلای زۆر بدەین و خۆهیلاک بکەین. بەڵکو بە پێچەوانەوە و کەسە سەرکەوتووە کە دەستداتە هەر کارێک خێرا دۆستێکی زۆر و داهاتێکی فراوان بەرەو لای خۆی ڕادەکێشێ. بە نووسینی گرێبەستێکی پڕداهات سەرکەوتن بەدەست نایەت. بە دەربڕینێکی تر ئەگەر لە کار و کاسبیدا تەنها بیر لە داهات بکەینەوە و گوێنە دەینە ڕازیکردنی موشتەریەکان، یان ئەگەر داهاتەکەت لە قازانجی کۆمپانیاکەوە دەست دەکەوێت و تەنیا بیر لەو بڕەپارەیە بکەیتەوە کە وەری دەگری، ئەوە بزانە کە زۆرت ماوە سەرکەوتن بەدەست بێنی. پێویستە بۆ گەیشتن بۆ سەرکەوتن بەختەوەری خۆت لە بیر بکەی و بیر لەوە نەکەیتەوە کە لەو هەوڵ و تێکۆشانەدا چیت پێدەبڕێ، یان ئایا بایەخی هەیە و کارە دەست پێ بکەی یان نا. بۆ ئەوەی ژیانت بەو شێوەیە بێت کە حەزت پێیەتی، ئەوە بە دڵخۆشی و شادمانی و بە ورەیەکی بەرز و بێت و دڵی لە پێناو ویست و ئاواتەکانت هەنگاو بنێ.
ئەو کات بۆ دەردەکەوێت کە سەرکەوتن و سەروەت و سامانێکی لەوە زیاتر دەست دەکەوێت کە بیرت لێ دەکردەوە. ئەوەی لە کارەکەمدا بایەخی پێدەدەم کار و ئەرکێکە کە واستۆم گرتووە و لەگەڵ ئەوەشدا هەر کات سندوقی پۆستەی نووسینگەکەم بکەمەوە بەلامەوە سەیر دەبێ ئەگەر چەکێکی تێدا نەبێت. لە کاتێکدا چەند ساڵ بەر لە ئێستا بەلامەوە سەیر دەبوو ئەگەر جاروبار چەکێکم لە سندوقی پۆستەکەمدا ببینایە. من لە کارەکەمدا بە شوێن داهات و سەرکەوتنەوە نیم، بەڵکو ئەوە داهاتی زۆر دۆستی بێژمار و ناوبانگە کە ڕووم تێدەکەن. وا باشە بۆ ڕوونکردنەوەی زیاتری ئەم باسە چیرۆکێکی کۆنتان بۆم گێڕمەوە. دەگێڕنەوە ڕۆژێک لە کۆڵانێکدا بێچوە پشیلەیەک بە دەوری خۆی دادەخولایەوە بۆ ئەوەی کلکی خۆی بگرێ. پشیلەیەک لێی نزیک دەبێتەوە لی دەپرسێ بۆ وا دەکەی. بێچوە پشیلەکە دەڵێ لەوانەی فەلسەفەی قوتابخانەدا ئەوە فێربووم کە گرنگترین شت بۆ پشیلەیەک شادمانیە و ئەو شادمانیەش بە کلکێوێتی. هەر بۆیە بیرم کردەوە ئەگەر هەوڵ بدەم ڕۆژێک کلکی خۆم بگرم ئەوە بۆ هەمیشە خۆشی و شادمانی لە ئامێز دەگرم. پشیلەکە وتی من هەموو ژینم بە کوچە و کۆڵاناندا خولاومەتەوە و نەمتوانیوە بچمە قوتابخانە. لەگەڵ ئەوەشدا سەیرە منی شەو ڕاستیە دەزانم، بەڵام جیاوازی نێوان ئەو شتەی تۆ فێربووی و لەگەڵ ئەو شتەی من بە ئەزمون بۆم دەرکەوتووە ئەوەیە کە منیش گەیشتوم بەو ڕاستیەی کاگەر بە دڵنیاییەوە بە ڕێڕەوی ئامانجەکاندا بچیتە پێش بۆ هەر کوێیەک بچیت شادمانی بە دواتەوە. مراوی یان هەڵۆ. لە زۆربەی فرۆشگاکانی ئەمریکادا گەنجێک لە پاڵ سندوقدارێکدا وەستاوە تا دوای ئەوەی سندوقدار شتەکانی مشتریەکەی حسێب دەکرد کەلوپەلەکانی بۆ بپێچێتەوە. هەندێک لەم کارمەندانە تەنیا دەتوانن لای سندوقدارێک کار بکەن و کەلوپەلەکانی لای ئەو سندوقدارە بپێچنەوە. ئەو کەسانە لاواز و بێتاقەت دەبینرێن و بە بێزاریەوە کار دەکەن و لە بەرامبەر کارەکەشیاندا پارەیەکی کەمیان دەدێتێ. لە کاتێکدا پێیان وایە زۆر کارامەن و تەنانەت پێیان وایە کارەکەیان لە چاو هاوکارەکانی تریان باشتر و خێراترە. پێدەچێ ئەم تەسەوڕە دروست بێ کام کەسانە بەهۆی داهاتە کەمەکەیانەوەیە واداماون، بەڵام لە ڕاستی داوانیە. چونکە لەو سوپەرمارکێتەدا و چەند هەنگاو واوەتر گەنجێکی تر هەر بەو موچەیەوە لە بەردەستی دوو سندوقداردا کار دەکات و ئەویش لە ڕوانگەی خۆیەوە کەسێکی کارامە و بەتوانایە. ئەوە شتێکی سروشتیە کە پاش چەند ساڵێک کارمەندانی فرۆشگاکە پلەیان بەرزتر دەبێت و موچە و داهاتیان زیاتر دەبێت. بەڵام ئەو گەنجەی بە بێزاریەوە تەنیا کەلوپەلی فرۆشراوی لای سندوقێک دەپێچێتەوە ئەم بەرزبوونەوەی پلە و زیادکردنی موچەیە نایگرێتەوە. ئەوای بۆ دەچێم کارەی بەرپرسەکان لە ڕووی ئەنقەست و دەماگیریەوەیە و هات و هاوار وەڕێ دەخات و جنێ و بەرز و ئاسمان دەدا. بۆ نمونە دەڵێ ئەوان منیان ناوێ چونکە زۆر باڵا بەرزم، ویان لەبەرەوەی ئافرەتێکی خانومانم لە کارەکەمدا پێش ناکەوم، و بەم جۆرە بە درێژایی تەمەن و تا کاتی خانەنشینبوونی بە بیانووی پڕپوس تاوانی سەرنەکەوتنەکانی دەخاتە ئەستۆی ئەموو ئەو. مەتەڵێکی کۆن هەیە دەڵێ هیچ کات مراویەکانتان منێتە قوتابخانەی هەڵۆکان. لە دنیادا مراوی زۆرن، بەڵام ژمارەی هەڵۆکان زۆر کەمە و قورسترین کاریش لە دنیادا ئەوەیە مراویەک ناچار بکەی وەک هەڵۆیەک ڕەفتار بکە. مراویەکان مراویانە بیر دەکەنەوە و ڕوانگەیەکی بەرتەسکیان هەیە و هەموو هەوڵێک بۆ ئەوەی فێری خوڕەوشتی هەڵۆکانیان بکەیت بێ ئاکام دەمێنێتەوە. ساڵی ڕابردوو بانگهێشت کرام بچم بۆ ئۆرلاندۆ کە شارێکە لە ناوەندی ویلایەتی فلۆریدای ئەمریکا و چەند کۆڕێک بگرم. ئەو ژوورەی بۆ مانەوەم تەرخانکرا بوو لە شوێنێکی زۆر خۆش هەڵکەوت بوو و خزمەتگوزاری تایبەتیشی هەبوو. سەر لە بەیانی یەکەم ڕۆژی مانەوەم وەک ڕۆژانی تر بۆ ڕاکردنی بەیانیان لە هوتێل هاتمە دەر و دەوروبەری ساعەتی 10 گەڕامەوە. لە ڕێوە چوومە ڕێستۆرانتی ئۆتێلەکە و داوای نانی بەیانیم کرد. گارسۆنەکە وتی لێرە نانی بەیانی لە نێوان ساعەتی 7 بۆ 9 بەیانی دەخورێ.
بەڵام قەی ناکە دەتوانم بۆتی بێنم. ئەگەر شتی تریشت دەوێ با بۆت بێنم. وتم ئەگەر بڕێک کێکیشم بۆ بێنی ئەوە باشتر. ئەو خێرا چووە قاتی خوارەوە بۆ چێشخانەکە و لە چاوتروکانێکە خواردنی بۆ هێنا. سبەینێ بەیانی سەر لە نوێ هەر لەو کاتەدا چوومەوە ڕیستۆرانتەکە و سەیرم کرد گارسۆنەکە کەسێکی ترە. داوای نانی بەیانیم لێ کرد. بە شێوەیەکی وشک و ڕەقوتی بەداخەوە بەڕێز کاتی خواردنی نانی بەیانی لە سەعاتی 7ەوە بۆ 9 بەیانیە. وتم دەزانم بەڵام تازە لە وەرزشی بەیانیان لێ بوومەتەوە و تا چەند دەقیقەی تریش دەبێ لە کۆڕێکدا قسە بکەم و ئەگەر هەبێت پەرداخێک ئاوی پرتەقاڵیش بێ هەر چاکە. گارسۆنەکە وتی تکایە باش سەرنجی ئەو نووسراوەیە بدە، زۆر بە ڕوونی نووسراوە خواردنی بەیانی واتە خواردنی نانی بەیانی لە سەعاتی 7ەوە بۆ 9 بەیانیە. ئایا دەتەوێت دەرم بکەن؟ سەیر بکەن لە نێوان تێڕوانینی مراویەک و هەڵۆیەکدا چ جیاوازیەکی گەورە هەیە. دڵنیابن ئەگەر چاودێری ژیانی ئەم دوو کەسە بکەی دەبینی هەڵۆکە بەرز دەبێتەوە و دەچێتە پێش و خۆی داوێتە نێو گۆڕەپانی ململانێ و مەیدانی پڕ لە هەوڵ و تەقەلای ژیان و پاشان لە فڕێ و پلەی بەرز دەبێتەوە. بەڵام مراویەکە ڕازیە بەو کارەی هەیەتی یان تەنانەت بەسەر شۆڕی و ڕەزیلیەوە خۆی لە چەندین کاری سوکتریش دەدات و هیچ کاتیش لەوە تێناگا بۆچی لە کارەکەیدا پێش ناکەوێت. هۆکارە پەروەردەییەکانیش کاریگەریەکی ئەوتۆیان نابێ. لەسەر ئەو کەسانەی زەمینەی ڕۆحی و پەروەردەیی لە باریان نییە. هەروەک ئەوە وایە بتەوێ مراویەک فێرکەی وەک هەڵۆ بفڕێت. وریایی داوی مراویەکان بە. ماوەیەک پێش ئێستا دەمیست لە فڕۆخانەی شیکاغۆوە بچم بۆ فۆرت لاودەردالا. ئەو تەیارەیەی کە دەبوو پێی بڕۆم لە بەرهەندێک هۆفڕینەکەی دواکەوت. بیرم کردەوە وا باشترە بەو تەیارەیە بڕۆم کە دەچوو بۆ وێست پاڵم بیچ کە 2 شارن لە ویلایەتی فلۆریدای ئەمریکا. و 45 دەقیقەی تر ڕێدەکەوت و ئەو 20 میلەی تری نێوان ئەو شارە تا شوێنی مەبەستم بە ئۆتۆمبیل بڕۆم. چوومە لای بەرپرسیە و بەشە و داوام لێ کرد ناوی منیش لە ڕیزی ئەو کەسانەدا بنووسێ کە دەچوون بۆ وێست پاڵم بیچ. سەیرێکی کۆمپیوتەرەکەی کرد و وتی ناتوانین ئەو کارە بکەین. وتم بۆچی؟ وتی لەو بەرنامەی لە کۆمپیوتەرەکەدایە فۆرت لاودەردالا و وێست پاڵم بیچ 2 شاری جیاوازن. بەداخەوە دەبێت 4 ساعتی تر چاوەڕوان بیت و بەو تەیارەی دوایی بڕۆیت کە بۆمان دیاری کردوون. وتم ئێوە ڕۆیشتنەکەمانتان دواخستووە و ناشێڵن بەو تەیارەی تر بڕۆم کە 90 کورسی بەتاڵی ماوە هەر لە بەرەوەی کۆمپیوتەرەکە ناهێڵێت. وتی وایە و هیچ کارێکیشم لەدەست نایەت. وتم حەز دەکەم لەگەڵ کەسێکی تردا قسە بکەم. وتی هەر کەسێکی تریش بێت هەر ئەوەت پێ دەڵێ، تەنانەت ئەگەر بەڕێوبەری بەشەکەش بێت. وەختا بوو بچێت بە شوێن بەرپرسی بەشەکەدا و بانگم کرد چونکە دەمزانی لە پشت ئەو دەرگایەنەوە جگە لە حەوزێکی پڕ لە مراوی شتێکی تری لێ نییە. لە ڕاستیدا ئەو دەیویست مراویەکی دیکە بانگ کات بۆ ئەوەی وەڵامم باتەوە. پێم وت دەمەوێت قسە لەگەڵ کەسێکدا بکەم کە پێشوەخت لەو بڕوایەدانە بێت کاری وا ناکرێت و بەم شێوەیە بردیانم بۆ لای هەڵۆیەک و کارەکە بە ویستی من بەڕێوە چوو. دنیا پڕە لە مراوی. دەبێ وریابی خۆت یەکێک لەوان نەبیت و لە کاتی سەردانی دام و دەستگاکاندا نەکەویتە ئەو داوانەی مراویەکان بۆت دەستخەڕۆ دەکەن و دەینێنەوە. لەم کۆمەڵگا پڕ لە کێشە و هەراو هەنگامەیەدا کە پیشەسازی بە خێراییەکی سەرسوڕهێنارانە پێش دەکەوێت مخابن مرۆڤ هەندێک لە بنەما سەرەکیەکانی بیرچۆتەوە. من زۆر جاران بە خەڵکم وتووە تەنیا دەربڕینی بیرروڕا هیچ ئاکامێک نادات بەدەستەوە. ئەوەی گۆڕانکاری دروست دەکا بەڵێندان و کارکردن بەو بەڵێنەیە. ئەگەر ئێوە دژی برسێتی خەڵکی جیهان و بۆ نەهێشتنی ئەو کێشەیەش بچووکترین کار ناکەن لە چارەسەری ئەم گرفتەدا هیچ دەورێکتان نییە.
بەڵکو بەو خەمساردیەتان ئەو ئاگرە خۆش دەکەن و لە ڕاستیدا لەو کەسانن کە زۆر بە قوڵی هەست بە پرسیارەتی دەکەن بەڵام هیچ کارێک ناکەن. بۆ ئەوەی بە ئاواتەکانت بگەی پێویستە ڕەچاوی ئەو دوو مەرجەی خوارەوە بکەی. یەکەم، خوازیاری هەر شتێکی لە خەیاڵی خۆتا بیخوڵقێنە و دووەم، گرفت و لەمپەرەکانی سەر ڕێگا بە هەڵبزانە و بە گیان و بەدڵ بۆ بەدەستێنانی هەموو هەوڵ و تەقەلایەک بدە. بۆ نمونە ئەگەر بڕیارە کارێکی تایبەتی بکەیت یان زۆری پەیوەندیەکەت لەگەڵ کەسێکدا بگۆڕیت یا ماوەی 10 ساڵ هەموو ڕۆژێک 20 ساعت کار بکەی قبوڵی بکە. زۆربەی خەڵکی دەیانەوێت لە بەرامبەر تۆزە هەوڵ و تەقەلا و لە خۆبردنێکدا بە مەبەستەکەیان بگەن. بەڵام ئەو شتەی لێی خافڵن شوێنکەوتنی بەردەوام و شێلگیرانەی ئامانجەکانیانە. بۆ نمونە ئەگەر بەو کەسانەی حەز دەکەن کێشیاندا بەزێ بڵێیت پێویستە وەرزش بکەی و دەست لە خواردنی شیرینی هەڵگری، زۆربەیان دەڵێن تۆ بە تەمای ڕۆژی 10 کیلۆمەتر ڕابکەم یا دەتەوێت دەست لە خواردنی ئەم خواردن و شیرینیانە هەڵگرم. بۆ ئەوەی مەسەلەکەتان زیاتر بۆ ڕوون بێتەوە ڕووداوێکتان بۆ دەگێڕمەوە. لە لاپەڕە 25 نیوی 2. بەڕێوەبەرانی فرۆشگای گەورەی میسی بڕیاریاندا چەند کەسێک دامەزرێن و پاشەوەی شتە پێویستیەکانیان فێرکردن بیانکەن بە بەڕێوەبەری بەشە جیاوازەکانی فرۆشگاگە. یەکێتی پیشەیی دژایەتی ئەم بڕیاری کرد و پێشنیاری کرد دەبێت لە ناو کارمەندەکانی فرۆشگاکەدا بەڕێوەبەری بەشەکان هەڵبژێردرێن. دوای کۆبوونەوەیەک بەڕێوەبەرانی فرۆشگاکە ڕایانگەیاندن کە دەیانەوێت خولێکی فێرکردنی بەڕێوەبەرێتی بکەنەوە و ئەو کەسانەی بە سەرکەوتوویەوە خولەکە ببڕن بڕوانامەی کۆتایی خولەکەیان پێدەدێ و دەچنە ڕیزی بەڕێوەبەرەکان و ئیمتیازەکانی بەڕێوەبەریشی پێدەدرێ. خوازیارانی ئەم خولە دەبوو ڕۆژانی سێشەمە و پێنجشەمەی هەموو هەفتەیەک لە سەعاتی 5 بۆ 7 لەم خولەدا بەشداری بکەن و پێتان وایە لە سەدا چەندی کارمەندەکانی ئەم فرۆشگایە پێشوازیان لەم بەرنامەیە کرد و ناوی خۆیان لەم خولەدا نووسی. لە سەدا 3 کارمەندەکان ناوی خۆیان نووسی. لە سەدا 97ەکەی دیکەی وتیان دەتانەوێت دوای دەوامی ڕەسمی 2 ساعتی تر بمێنینەوە و گوێ لەو قسە پوچانە بگرین، نا زۆر کاری دیکەمان هەیە کە دەبێ بیانکەین. بەڵێندانی بەکردەوە ئەوەندە گرنگە کە ئەگەر کەسێک بۆ کەم بایەخترین کێشەی کۆمەڵایەتی خۆی کارێکی بچکۆلانە بکات لەوە باشترە کە لە ئاست گەورەترین کێشەی مرۆڤایەتیدا تەنیا ڕای خۆی دەربکڕێ. ئەگەر بیڕوڕاکان بەڵێن و کردەوەیان لەگەڵدانە بێ پوچ و بێمانە دەبن و کەسێک لە ئاست قسەی خۆیدا خاوەن بەڵێن بێتەوە مرۆڤێکی پایەبەرزە. ئەم کەسانەی قسە و کردەوەیان یەک نییە ناچارن ڕاستی بشێوێن و لە هەندێک بواردا زێدەڕۆیی و فرەبێژی بکەن، هەر بۆیە ناتوانن سەرمەشقێکی باش بن بۆ منداڵەکانیان. چۆن دەکرێت لەلایەکەوە لە بەرچاوی منداڵەکانیان وەرەقەی باجەکەیان بە شتی درۆ پڕ بکەنەوە و لە هەمان کاتدا چاوەڕوانی ئەوە بن منداڵەکانیان ڕازگۆ بن و کرداریان جوان بێ. یان چۆن دەکرێت دووکەڵی جگەرەی بکەی بەسەر ڕوویاندا و باسی زیانەکانی جگەری کێشانیان بۆ بکەی. دەبێ ئەو ڕاستیە قبوڵ بکەی کاوەی لە مێشکتایە بایەخێکی ئەو تۆی نییە، گرنگەوەیە کە دەیکەی. کاتێک مەهاتما غاندی پێشەوای گەورەی هیندستان لە وێزگەی شەمەندەفەری کەلکەتەوە لە ناو ئاپۆرەی بەرینی جەماوەردا و شارەی بەجێدەهێشت، کەسێک بە نووسراوە داوای لێکرد بەر لەوەی ئەوێ بەجێ بێڵێت پەیامێک بدا بە جەماوەرەکەی. گاندی وتی من خۆم پەیامم. غاندی چونکە پیاوی کردەوە بوو دوای داوای لە لایەنگرانی دەکرد تا پەیامەکەی لە کارەکانیەوە وەرگرت. هەست بە گەورەی خۆت بکە. هەندێک لاو لێم دەپرسن نایە ئەوان لە ژیاندا یا لە ژیانیاندا براون یا دۆڕاون. پێیان دەڵێم هەر لە بنەڕەتەوە هەمووتان بە براوە دروستکراون. ئێوە لەو ساتەوەی لەدایک دەبن پاڵەوانن، چونکە بە سەدان ملیار تۆ بۆ گەیشتن بە هێلکۆکەیەک بەشداری پێشبڕکێیەکیان کردووە. ئێوە بەرهەمی تێکەڵاوبوونی تۆ براوەکەن لەگەڵ هێلکۆکەیەکدا. بەم پێیە لە یەکەم پێشبڕکێدا کە تیایدا لە چەند ملیارد
یەکدانە براوە دەبێ ئێوە براوە بوون. ئەگەر وانە باە ئێستا ئەم کتێبەتان نەدەخوێندەوە و بێگومان ئەو یاریەتان بینیوە کە بە ڕیزکردنی پارچە کارتۆنیەکان واتە پازێڵ وێنەیەک دروست دەکەن. دەکرێت کۆی زەوی بە پازێڵێک بشوبهێنین کە لە 6 ملیارد پارچە پێکاتوە و هەر یەکێک لەم پارچانە حکمی مرۆڤێکیان هەیە کە تیایدا دەژی. ئێوە شەندامێکی خێزانی مرۆڤایەتین و ئەوەندە گرنگن کە بە نەبوونی ئێوە ئەم پازێڵە کە کۆمەڵی مرۆڤایەتیە نوقسان دەبێت. چیتان لە دەوڵەمەندی پێبڕاوە؟ تۆ هەر کەسێک و لە هەر شوێنێک بیت و ئەوەی ئاواتی بۆ دەخوازی لە شادمانی و سەرکەوتن و سامان و تواناییەوە بگرە تا دەگاتە تەندروستی و جوانی و کارێک کە پێی ڕازی بیت پێشتر لە بەردەستدایە. تەنها پێویستە خۆت بەکەم نەگری و بڕوات بەوە هەبێ کە شایستەی ئەوەی بەدەستی بێنی و بەڕاستی بتەوێت بەدەستی بێنی و تامەزرۆی وەرگرتنی بی. بنەمای گشتی ژیانمان پێمان دەڵێ بۆ بەدیهێنانی ئاواتەکانتان دەبێت لە دەرونی خۆتاندا شوێنی کەون. ئەگەر بە دوای سەروەت و سامانەوەنەوە چاوەڕوان مەبن، دەوڵەمەندی لە دنیایەکی ترەوە و لە پڕدا بگات. دنیا پڕە لە بەهرە و سامان و شتی زۆر و ئێوەش هەر ئەوەندەتان پێدەبڕێ کە بڕواتان پێێتی و چاوەڕوانی دەکەن. تەنیا ئەوەندەی دەوێ ئەوەی ئاواتی بۆ دەخوازن بڕواتان پێی بێت و خۆتان بە شایستەی پێگەیشتنی بزانن. ڕۆژێک ژنێک لێی پرسیم چ شتێک ناهێڵێت من شادمان و خۆشحاڵ بم. وتم هەر ئەوەی کە پێت وایە شتێک هەیە و ناهێڵێ شادمان بیت. لەمپەرە لە بەردەم شادمانی و خۆشحاڵی تۆدا. ئاخر هەر کە پێت وابوو کۆسپ و تەگەرەیەک هەیە، پێویستی دروستبوونی کۆسپ لە تۆدا پێک دێت و بێ ئەوەی هەست بکەی بە دوای کۆسپدا دەگەڕێیت. هەر بۆیە بۆ ئەوەی شادمانی لە ئامێزگریت دەبێ بڕوات بەوە هەبێ کە هیچ کۆسپێکت لەسەر ڕێ نییە. ئەوەی کە زۆر کەس لە ژیانیاندا پێشناکەونەوە نییە کە بۆ ئەنجامدانی ئەو کارە توانایی و پسپۆری پێویستیان نییە، بەڵکو هۆی سەرەکی ئەوەیە کە ئەوان خۆیان بەکەم دەگرن و خۆیان بە شایستەی ئەوە نازانن لە ژیانیاندا بە شوێنێکی بەرزتر بگەن. ئەم کەسانە تەنیا لەگەڵ ئەو کەسانەدا چێژ لە قسەکردن وەردەگرن کە لە ڕووی یابووریەوە وەک خۆیان بن. تۆ وەک ئەندامێکی خێزانی گەورەی مرۆڤایەتی بە شێوەیەکی سروشتی چ لە ڕووی مادی و چ لە ڕووی معنەویەوە دەوڵەمەندی، کەواتە لە ئاوێنەی دڵدا بەو شێوەیە بڕوانە کە خۆت حەز دەکەی وابی و باوەش بکەرەوە بۆ نیعمەت و شتە خوڵقاوە زۆرەکانی خواوەند و پێیەوە پەیوەستە. بێگومانەوەی لە خەیاڵدا وێنای دەکەی لە هەسارەی مەریخەوە نایەت، بەڵکو هەر لێرە و لەم دنیادا هەیە و ئەگەر وانە بواە ئەوانەتان دەتوانی لە زەینتاندا وێنای بکەن. فترەیەک بەر لە ئێستا سەبارەت بە کاریگەری وێناکردنی زەینی لە گەیشتن بە ئامانجەکان چەندین توێژینەوەی سەرنجڕاکێش ئەنجام درا. لەم تاقیکردنەوەیەدا داوایان لە 3 کەس کە پێشتر خاوەن پیشە بوون کرد ڕاددەی ئەو داهاتە دیاری بکەن کە دەیانەوێت بەدەستی بێنن. ئەوان بە ڕیز وەک داهاتێکی ئایدیال $10,000 و $25,000 و $250,000 دیاری کرد بوو. سەیرەکە لەوەدایە کە تەسەوڕاتە ئایدیالەکانی هەر یەکێکیان لە دەرونیاندا چەکەرەی کرد و 3 مانگ دواتر وەدی هات و هەر کامیان بە هەمان داهاتەوە کە چاوەڕوانی بوون ئەو کارەی دەستکەوت کە حەزیان پێی بوو. داهاتی ئەو کەسانە لەگەڵ ڕادەی پسپۆری و تواناییەکەیاندا نەدەهاتەوە، بەڵکو بڕوابوون بە شایستەبوونی هەر کامیان وای کردبوو ئەوەی لە مێشکیدایە بێتە دی. ئەو کەسەی داهاتی $250,000 دەویست بە کەمتر لەو پارەیە ڕازی نەدەبوو. لە ئەنجامدا ڕوانینە گونجاوەکان لە مێشکدا دروست بوون و دوجار هاتە دی. ئەگەر ئێوە خۆتان بە شایستەیەوە بزانن کە کاری سکرتێری بکەن، چاوەڕوانی خۆتان لە چوارچێوەی سکرتێریدا سنووردار کردووە و دواتر بە وێناکردنی دیمەنە لەبارەکانی ئەو چاوەڕوانیە بێ ئەوەی هەست بکەن وا ڕەفتار دەکەن کە ببنە خاوەنی ئەو کارە. بەزاندنی بربەستە زەینیەکان وەک وتراوە بۆ بەدەستهێنانی سامان و پلەپایە هیچ سنوورێک نییە. هەر کەس لە سەروەت و سامانی جیهان ئەوەندەی پێدەبڕێ کە خۆی بە شایستەی وەرگرتنی دەزانێ.
ڕادەی شایستەبوون و ڕێزی خودی ئەویش بۆ پەروەردە و بڕواکانی دەگەڕێتەوە. پێشکەوتن و بەختەوەری تەنها بەوە نییە ئەو کەسە ئیمکانات و بواری جۆراوجۆری لە بەردەستا بێت، بەڵکو ئەوەی جێبایەخە ڕوانینی بەرز و هەستی خۆشویستنە. ئاخر تەنها ئەو کەسانە هەلەکان دەقۆزنەوە و سوودی لێوەردەگرن کە خۆیان بە شایستەی ئەوە دەزانن بەو شتانە بگەن. بۆ ئەوەی فێری مەلە ببی تەرەوەندە بەس نییە داوا لە کەسێک بکەی یاسا و ڕێساکانی مەلەکردنت بۆشی بکاتەوە، بەڵکو دەبێت لە تواناکانی خۆت دڵنیابیت و مەلەکردن بە کارێکی سووک و ئاسان بزانیت. پاشان جلی مەلەکردن لە بەربکەیت و بچیتە ناو ئاوەکەوە، دەست و پێ بجوڵێنیت، ڕەنگە تۆزێکیش ئاو بخۆیتەوە. ئێستا کە فێری مەلەکردن بوویت لە چاو ئەو کاتەی مەلە نەدەزانی هەست بە جیاوازی دەکەیت. ئەم جیاوازیە لە لێزانی جستەییدا نییە و بەڵکو لەوەدایە کە ئێستا بڕواتێناوە بەوەی کە دەتوانی مەلە بکەیت و پەیت بەو هێزە بردووە یا پەیت بەو هێزە بردووە کە لە ناخدایە. ماوەیەک بەر لە ئێستا ژنێک کاتە لام و وتی چونکە لە منداڵیدا دایک و باوکم نەیان هێشتووە سواری پایسکل بم، ئێستا ناتوانم پاسکیل لێ بخڕم. پێم وت زۆر باشە ئەستە با بڕۆین. وتی بۆ کوێ؟ وتم لە گەراجی ماڵەوەماندا پاسکیلێکم هەیە، دەمەوێ بەو پاسکیلە فێری پاسکیل لێخوڕینت بکەم. وتی بەو ئاسانیە؟ وتم هۆی ئەوەی ناتوانی سواری پاسکیل بێت ئەوەیە کە خەڵک تۆیان هێناوەتە سەر ئەو بڕوایەی کە نەشیا و دەست و پێسپیلکەی و لە سەرنجامدا بە خۆکەم زانین. نکۆڵی لەو هێزە شاراوەیی دەروونت دەکەی. بۆ ئەوەی فێری پاسکیل لێخوڕین بیت پێویستە بەسەر ئەو ترسە تازاڵ بیت کە خستوتە مێشکتەوە. لەم پەرە زەینیەکان وەلانێ و ئەو بیرکردنەوەیە لە مێشکت بسڕەوە کە پاسکیل لێخوڕین کارێکی قورسە و توانای ئەنجامدانیت نییە. ئەو کات دەست بەکار بە و خۆشت ئامادە کە سواری پاسکیل بیت و چەند جارێکیش بکەویت. بە پێچەوانەی ئەم حاڵەتەوە تەنیا دەتوانی تا مردن لۆمەی دایک و باوکت بکەیت و بە تاوانباریان بزانی. توانای خەیاڵ یەکەم هەنگاوە بەرەو گەشانەوە. ئایا دەزانن بیرکردنەوەی ئێمە لەسەر بنەمای ئەو وێنانە دروست دەبێت کە لە زەینماندا وێنایان دەکەین و وشەکان هیچ زەورێکیان تێدا نییە. بۆ نمونە کاتێک دەڵێن گوڵی سوور پیتەکانی گاف واو لام یا سین و واو ڕا بە زەینتاندا نایەت، بەڵکو وێنەی گوڵێکی سوور لە زەینتاندا دروست دەبێ. گەورەترین خزمەتێک کە دەروون ناسان لەم سەدەدا پێشکەش مرۆڤایەتیان کردووە دۆزینەوەی ئەو ڕاستیەیە کە وێنەی زەینی وەک ئەزموونێک دەدرێ بە مێشک. کاتێک تۆ لە زەینتدا وێنەیەک دێنیتە پێشچاوی خۆت، نەست توای دادەنێت کە وەدی هاتووە وەک ئەزموونێک مامەڵەی لەگەڵدا دەکات کە پێشتر تاقی کراوەتەوە. سەرکەوتن، تەندروستی و بەگشتی تەواوی تواناکانت پەیوەستە بەوەی چۆن دەڕوانیتە خۆت، واتە لە زەینتدا چۆن خۆت دەبینی. زۆربەی خەڵک بەوەی ڕەوشێکی نالەبار کە تیایدا پەروەردەبوون لە زەینیاندا بە شێوەیەکی لاواز و بێتوانە دەڕوانە خۆیان و وتنی چەندین دەستەواژەی وەک من تووڕەم، شەرمنم، لە بیرکاریدا باش نیم و چێشتونانم جوان نییە. هەر لە بنەڕەتەوە دەست و پێسپیلکەم و هەمویان پیشاندەری ئەوەن کە ئەو کەسە لە زەینیدا بە شێوەیەکی سنووردار دەڕوانێتە بازنەی کار و چالاکیەکانی. ئەوەت لەبیر بێت کە خۆت لە بەرامبەر بیرروڕاکانتدا بەرپرسیاری، کەواتە ئەگەر لەوە دڵنیایە و قسانەی لە سەردەمی منداڵیدا بە تۆیان وتووە و ناڕەوا و خراپن ناچار نیت چیتر قبوڵی بکەی، ئەو بڕوا و فێربوونە ناڕاستانە لە زەینتدا بسڕەوە بۆ ئەوەی زەینت ئامادە بێ بۆ وەرگرتنی ڕاستیە تازەکان. هەموو شتێک لە زەینەوە دەست پێ دەکات. مەبەست لەوەی کە ڕوانینە زەینیەکان کاریگەریان هەیە لەسەر هەڵسوکەوت و بەو مانایە نییە کە ئەگەر بێت و وێنەی خوازراوەکان لە زەینتدا وێنا بکەی ئەوە ژیانت دەگۆڕێت، بەڵکو لەو بڕوایەدام بۆ هەر چەشنە گۆڕانێک سەرەتا پێویستە لە ڕوانینەکانەوە دەست پێ بکەی، چونکە نەست وەک تاقیکردنەوەیەکی وەدی هاتوو دەڕوانێتە ئەم وێنەیە و
ناخود ئاگایانە هەڵسوکەوت و کردارەکانت بەپێی ئەم ڕوانینانە دروست دەبن. هەر بۆیە کاتێک بیری خراپ دەکەینەوە و لە دڵە ڕاوکێداین ئەو کەس و ڕوودا و هەلو مەرجانە بەرەو لای خۆمان کێش دەکەین کە دەمانەوێت لێیان دوورکەوینەوە. بۆ نمونە گەر تۆ کارت فرۆشتنی زەویزار بێت و لە مەعاملەیەکدا لە ڕووی زەینیەوە وا بڕوانی شتەکان وەک دەتەوێت ناچنە پێش و بە خۆت بڵێ ئەم مشتریانە تەنیا کاتم بە فیڕۆ دەدەن و سەر و دڵم دەگرن و دوای ئەوەی 14 ئەرزیان پیشان بدەم هیچ کامیان بەدڵ نابێت. ئەم بەرنامەیەتان داوە بە مێشکی خۆتان کە وەکو کۆمپیوتەر کار دەکات. وەکەوە وایە بچی بۆ لایەن و پێیان بڵێ من باش دەزانم ئەم زەویە مەلعونەتان ناوێت و هەر دەتانەوێت لە کاتم بگرن. بەم جۆرە خۆت بە بیرکردنەوە سەلبیەکانی خۆت بەکردەوە بواری ئەوەت ڕەخساندووە لە کارەکەتدا سەرکەوتن بەدەست نەیەنی. هێزی خەیاڵ بڕواکان دێنێتە دی، چونکە هەرەوەندەی لە زەینتدا بیر لە شتێک دەکەیتەوە و چاوەڕوانی بێتە دی لە ئەنجامدا بەپێی ئەو ڕوانینە بڕیار دەدەیت و هەنگاو دەنێ. هۆکاری بێخەوی. خەڵکێکی زۆر بەدەست بێخەویەوە دەناڵێنن، غافڵ لەوەی کە ناخود ئاگا بە ڕوانینە زەینیە سەلبیەکانیان دەبنە هۆی ئەو بێخەویە. وای دانێ شەوەیەک لە میێوانیەک دەگەڕیتەوە بۆ ماڵەوە و سەیر دەکەی سەعات 2 بەرەبەیانە و تۆش دەبێت سبەینێ سەعاتی 6 بەیانی لە کۆبوونەوەیەکی گرنگدا بەشداری بکەی. بیر دەکەیەوە تەنها 4 سەعاتت بەدەستەوەیە بخەوی. بیرکردنەوە لەوەی چونکە کەم دەخەوی سبەینێ ماندوو دەبی بەلایەنی کەمەوە سەعاتێکی خەوەکەت لە کیس دەدات و پاشان سەیری سەعات دەکەی دەبینی سەعات 3 بەرەبەیانە و هەر بۆیە بیرت زیاتر ئاڵۆز دەبێت. مێشکت ئەو پەیامە ڕەوانەی کۆئەندامەکانی دەمار دەکات و ماسوولکەکان گرژ دەبن و خەوت لێ دەزڕێ. بەیانی کە لە خەو هەڵدەستی چاوەڕوانی ئەو ڕۆژە داهێزرا و ماندوو بیت و چاوەڕوانی ئەو ڕۆژە داهێزرا و ماندوو بیت و بە خۆت دەڵێ ئیتر ئەمڕۆ هیچ کارێکت پێ ناکرێ تا ئەوەی چاوت دەکەوێ بە یەکێک لە هاوڕێکانت و هەواڵێکی خۆشت پێدەدا. ماندوویەتیەکە دەڕەوێتەوە چونکە بەرنامەی شادی و خۆشحاڵی دراوە بە کۆمپیوتەری مێشکت و لە ڕێگای ئەویشەوە دراوە بە کۆئەندامەکانی دەمارت. هەستکردن بە بێخەوی و ماندوویەتی وەکو سەرجەم ئیحساسات و ڕوژانە سلبی و ئیجابیەکان پەیوەندی بە هەڵبژاردن و بڕیاری خۆتانەوە هەیە. گەنجێتی یا پیری خۆت سەرپشک بە. تەمەنت پەیوەندی بەوە هەیە کە لە زەینتدا چۆن دەڕوانیتە خۆت، واتەوە تۆی کە خۆت بە شایستەی گەنجێتی دەزانی یان بە قبوڵکردنی بۆ چوونە هەڵەکان. خۆت پیر دەکەی. لە ڕووی دەرونیەوە دۆشدا دەمێنیت و لە ئەنجامدا بەرەبەرە شوێنەوار و نیشانەکانی پیری بە دەموچاو و لەشتەوە دەردەکەوێت. ماوەیەک پێش ئێستا لە کاتی ڕاکردنی بەیانیانمدا چاوم کەوت بە پیاوێکی تەمەن 94 ساڵ. ئەو پیاوتی تا ئێستا 3 جار ژنم هێناوە و هەر 3 ژنەکەشم مردوون و بڕیارە بەم زوانە لەگەڵ ژنێکدا جەماوەند بکەم کە 51 ساڵ لە من بچووکترە. ئەو پیاوە کە بە کەسێکی 6 ساڵە دەچووتی هەموو ڕۆژێک نزیک بە 8 کیلۆمەتر ڕادەکات و ڕۆژانەش زوو هەڵدەسوڕێت. ئەو پیاوە بەو دواییانە داوای قستێکی کردبوو بەڵام داواکەیان ڕەت کردبووە. ئەو کە لە وەڵامەکە نیگاران بوو دەیوت نازانم کێشە چییە، خۆ من ئیعتیبارێکی باشم هەیە و هەمیشە لە کاتی خۆیدا قەرزەکانم داوەتەوە. پێم وت لە بەرەوەی دڵنیانین پیرە پیاوێکی تەمەن 94 ساڵ بتوانێت قستەکەی بداتەوە. وتیانی چی تێناگەم. بەڕوونی بە قسەکانیەوە دیار بوو کە خۆی بە پیر نەدەزانی و لەسەر ئەم بڕوایەشی پێداگیر بوو. هەرم بڕوایەش بووەوی بە گەنجێتی و تەندروستی هێشت بووە و سەبارەت بە کوڕە گەورەکەی قسەی بۆ کرد وتی ئەو پیر بووە و هیچی بەبەرەوە نەماوە. دایکیشی لە تەمەنی ئەودا مرد. لێم پرسی کوڕەکەت تەمەنی چەندە؟ وتی تەمەنی 73 ساڵە و پاشان وێنەی ئەو کوڕی پیشاندام. کە سەیری وێنەکەیم کرد ڕاچەنیم. کوڕەکەی بە دەموچاوی چرچولۆ چەڵگەڕا و ڕیشی درێژ و سپیەوە وا دەزانی باپیری کابرایە. ساڵەکانی تەمەن نیشانەی پیری نین، بەڵکو ژاکانی ڕواڵەتی مرۆڤ دەرەنجامی تێڕوانینی سەلبی و
هەست بە بێسوودبوونی ئەو کەسەیە کەواتە هەوڵ بدەن لە ئاوێنەی دڵدا خۆتان بە گەنجی بین و مەهێڵن پیر بن. ئەوانەی بە دوای نەخۆشیەوەن. هەروەکو چەندین جاری تر ئاماژەم پێداوە و هەر چەشنە ڕوانینێکی زەینی لە کۆمپیوتەری مێشکتاندا وەکو ڕاستیەک دەسەسپێ و پاشان بەپێی ئەو ڕاستیە هەنگاو دەنێن. ئەگەر بەردەوام باسی نەخۆشی بکەی و بیر لە نەخۆشی بکەیتەوە لە ڕووی دەرونیەوە خۆت ئامادە کردووە نەخۆش بکەوی. بۆ نمونە وەرزی سەرما هاتووە و چەندین هەرێمی گرتووەتەوە و هەڵامەت و ئەنفلەوەنزا بڵاو بۆتەوە. لە زەینت داوا دەڕوانیتە خۆت کە تات لێ هاتووە و دەکۆکی و دەبێ بچی بۆ لای دکتۆر و 1-2 هەفتەش لە ماڵەوە بۆی بکەوی. لە کاتێکدا چاوەڕوانی تووشی هەڵامەت ببیت بە منداڵەکانت دەڵێی بە تەواوی ئاگایان لە خۆیان بێت. ئەگەر لەو قەناعەتەدابی ئەو نەخۆشیە دەگرنەوە ئەوە ئەو قەناعەتە ناهێڵێت ئەوەندە بخایەنێت و هەرزوو توش دەبی. ئاخر وێناکردن واتە جۆری ڕوانین چاوەڕوانی دروست دەکات و پاشان بەویستی خۆت مێشکت بەپێی ئەو وێنانەی داوتە تێ پەیامی نەخۆشی دەنێرێت بۆ کۆئەندامی دەمار. بۆ ئەوەی توانای ئەندێشە و وێناکردنت لە کاردانەوە فیزیکیەکانەوە بۆ دەرکەوێ ئەوە ئەو تاقیکردنەوەی خوارەوە ئەنجام بدە. لە زەینت داوا بێنە پێشچاوی خۆت لیمۆیەکت بەدەستەوەیە. سەرنج بدەرە دوو قونچکەکەی و تەڕی سەرپێستەکەی. هەڵیگرە هەست بکە بەدەستەوەیە و تۆزێکی بکوشە و پاشان لە ناوەڕاستەوە قاژی بکە. پەنجەت بێنە بەسەر قاشێکیاندا و هەست بە تەڕیەکەی بکەی. ئێستا لیمۆکە لە لوتت نزیک بکەرەوە و بۆنی پێوە بکە. دەبینی دەمت ئاوی تێدەزێ. لەم تاقیکردنەوەیەدا بە سوودوەرگرتن لە هێزی وێناکردن لیکت لە دەمدا دروست بوو بۆ ئەوەی دەمت لە بەرامبەر هروژمی ترشەڵۆکی ستریکدا بپارێزرێت. لە ئەنستیتیۆی شێرپەنجەناسی سیمۆنتۆنی هەرێمی تەکساسی ئەمریکا ئەو کەسانی نەخۆشی سەرەتانیان هەبوو بە کەڵگوەرگرتن لەم ڕاهێنانە و بەکارهێنانی هێزی ئەندێشە توانیویانە تا ڕادەی لە 125 نەخۆشیەکەیان چارەسەر بکەن. ماوەیەک بەر لە ئێستا براکەم تەلەفۆنی بۆ کردم و وتی هەست دەکەم خەریکە تووشی هەڵامەت دەبم. وتی هەر ئێستا لە لوتمدا هەست بە هەڵامەتەکە دەکەم و تا سبەینێش قوڕگیشم دەگرێتەوە و بێگومان وەک هەمیشە و تا ڕۆژی چوارشەممە سنگ و کەلەکەشم دەگرێتەوە و پێدەچێ ڕۆژی پێنجشەممە تام لێبێت و ناچار ڕۆژی هەینیش بکەم بە ئیجازە. لە ڕۆژاوادا ڕۆژانی شەمە و یەکشەمە پشووی هەفتەیە. تەماشاکەن ئەو بەس بەهۆی لوشمە لوشمێک و لوت هەڵدوشینێک سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە باسی ئیجازەوەرگرتنی ڕۆژی هەینی دەکات. داوام لێکرد تەنیا لە زەینی داوای بێنێتە پێشچاو کە قسەکانی چەندە بەلامەوە بێبایەخن. لە ڕاستیدا و برایەم ئەوەندە چاوەڕوانی ناخۆشتربوونی ڕەوشەکە بوو کە وێنەی ئەم نەخۆشیەی لەسەر پەردەی خەیاڵی کێشایەوە و بێ ئەوەی بەخۆی بزانێت بۆ خراپترکردنی ڕەوشەکە سەری بە هەموو کەلوکونێکدا دەکرد و لە ئاکامدا خۆی تووشی نەخۆشی دەکرد. هەرگیز لای منداڵەکانتان باسی نەخۆشی مەکەن. لە جیاتیەوە بڵێن بەهۆی کەپتەرخەمی تووشی ناڕەحەتیەکی هاکەزایی بووم و بەم زوانە چاک دەبمەوە. سەردەمی مناڵی و ژیانی هەتیوخانەم دێتەوە بیر. خاتو سکارفی ڕاهێنەرمان ژنێکی سەرنجڕاکێش و قسە ڕۆیشتوو بوو بە منداڵەکانی دەوت ئەگەر شەوانە پەنجەرەکان بکەنەوە و لەبەر ڕەشەبادا بخەون سەرمایان دەبێت. من سەرنجی ئەوەم دابوو. هەر جارێک باسی ئەو شتەی کردایە بۆ سبەینێ ژمارەیەکی زۆر لە منداڵەکان تووشی هەڵامەت دەبوون و بەڵام من کە بڕوام بەم شتانە نەبوو پەنجەرەکەم دەکردەوە و هەڵامەتیشم نەدەگرت. بەگشتی ئەگەر چاوەڕوانی نەخۆشی بیتەوە مەزاجت ئامادە دەکەی بۆ ئەوەی نەخۆش بکەویت. ترسیش یەکێکە لەو شتانەی کە توانای بەرگری لە شکەم دەکاتەوە و لە ئەنجامدا ڕێخۆش دەبێت بۆ توشبوون بە نەخۆشی. هەناسە سواریش لەو نەخۆشیانەیە کە زۆرتر بەهۆی ئیحادان و بڕوای کەسی نەخۆش بەو نەخۆشیەیە کە بەربینگیت پێدەگرێت کەسەکە ناخود ئاگا حەز دەکات لەگەڵ ئەم نەخۆشیەدا بژی.
هەر بۆیە لە قوڵترین ئاستەکانی دەرونیدا پێوە دەنووسێ و لێنابێتەوە و ئەگەر بێت و پێی بڵێیت بەهۆی بیر و داڵغەی هەڵە و نەخۆشیێنەرەوە تووشی ئەم نەخۆشیە بوویت تووڕە دەبێت. ئاخر ناتوانێت خۆی لێ دوور کاتەوە و بەردەوام چاوەڕوانی ئەوەشە خەڵک نەخۆشیەکەی بە هەند وەرنەگرن و بە جددی بزانن و باسی بکەن. هەر بۆیە هەوڵەدەن پەرچە کردارە سلبیەکانیان بەردەوام بێت بۆ ئەوەی خەڵک بڵێن ڕاست دەکەی. بۆ ئەوەی لە سەرکەوتنی نەشتەرگەری گۆڕینی دڵنیابن کە لە هەرێمی کنتاکی ئەمریکا ئەنجامدرا لە ناو ژمارەیەکی زۆر نەخۆشی خۆبەخش کە تەنیا چەند ڕۆژێکیان لە ژیاندا مابوو. ئەو کەسانەیان هەڵبژارد کە بیرکردنەوە و تێڕوانینێکی ئیجابیان هەبوو. هیپنۆتیزمیش کە لە پزیشکیدا کەڵکی لێوەردەگیرێ جیا لە گۆڕینی بیر و بڕواکانی کەسەکە هیچ شتێکی تر نییە. بۆ نمونە دکتۆرەکانی ددان بێ ئەوەی نەخۆشەکە بێهۆش بکەن یان دەمارێکی بدەنێ یان دەرمانێکی بدەنێ بە هیپنۆتیزم دەیخەوێنن. پاشان بەبێ ئەوەی ئەو کەسە هەست بە ئازار بکە ماوەیەکی زۆر خەریکی ددانەکانی دەبن. چارەسەر لە دەرونی خۆمانەوە دێت. ماوەیەک پێش ئێستا لە ڕامداسی دەروونناسەوە شریتێکم بەدەستگەیشت کە چەند بابەتێکی سەرنجڕاکێشی تێدا بوو سەبارەت بە ڕاهیبێک و کوڕی ئافرەتێک کە یەکێک لە پێشەوایانی ئاینی بوودا بوو. ئەم ژنە بەهۆی ئەوەی کوڕەکەی بە پێچەوانەی مەیلی دایکێوە لە تایلاند کە ئەو وڵاتەی بەرزترین ڕێژە و بەکارهێنانی مادە سڕکەرەکانی لەخۆگرتووە کارەکەی بربەرەکانی بوو لەگەڵ مادە سڕکەرەکاندا. دڵی زۆر لە کوڕەکەی ڕەنجا بوو. ئەم ژنە بە کوڕەکەی وت بۆچی لە جیاتی سزادان و زیندانیکردنی ئەم کەسانە بە پێی ئامۆژگاریەکانی بوودای مەزن خۆشەویستیان پێشکەش ناکەی تا لە دەست ئیعتیاد ڕزگاریان بێت. ڕاهی بە گەنجەکە لە دایکی پرسی چۆن دەکرێت ئەو کارە بکە. ئەو ژنە ڕۆحانیە وەڵامی دای و وتی دەبێ بە یارمەتی توانە دەرونیەکانی ناخیان دەرمانیان بکات. ئەو ژنە پاشان کوڕەکەی هاندا بۆ پەیبردن بەو توانایانە دەست بداتە چەندین کاری جۆراوجۆری ڕیاضت کێشان کە لە ئاینی بووداییدا هەیە و لەم ڕێگایەوە توانە شاراوەکانی دەرونی ئاشکرا بکات و بیان جوڵێنێ. ڕیاضت کێشان بەشی هەرە قورس و دژواری ئاینی بووداییە و کەسی ڕیاضت کێش دەبێ 130 جۆر کاری قورس و سەخت ئەنجام بدە. بۆ نمونە ناچارە بەبێ ڕاخەر لەسەر زەوی بخەوێ و زۆر شت نەخوات و لەگەڵ ڕەگەزی جیاوازدا هەڵسوکەوت نەکە. ڕاهی بە گەنجەکە لەبەرەوەی پێیوا بوو بەنکێشەکانی تایلاند کۆنتڕۆڵ ناکرێن خۆشی 30 جۆر ڕیاضەتی بەڕاهێنانەکانی زیاد کرد. هەر بۆیە ڕۆژانە تەمرینی 160 جۆر ڕیاضەتی دەکرد. ئەم ڕیاضەتە جۆراوجۆر و دژوارانە تۆفانێکیان لە جەستە و دەرونیدا دروست کرد و ئازایەتی و بوێری پێبەخشی و هەست و غەریزەکانی کۆنتڕۆڵ کرد و بووە هۆی ئەوەی هێزە گەورەکانی دەرونی دەربکەون. ڕامداز دەڵێ دوای ئەم ڕاهێنانە کاتێک چاوی بەم ڕاهی بکەوت وەک جەستەی دارێکی ئەستور پتە و خۆڕاگر هاتە بەرچاوی. ئەم گەنجە گەڕایەوە بۆ تایلاند و بە هاو ئاهەنگی لەگەڵ بەرپرسانی بەشی بربەرەکانی لەگەڵ مادە سڕکەرەکانی ئەم وڵاتە بە کامیۆنێکەوە چووە سەر شەقامەکانی شاری بانکۆک و ڕوو بە بەنکێشەکان وتی ئەگەر دەتانەوێت لە دەستریاک و هیرۆئین ڕزگارتان بێ ئەوە سواری کامیۆنەکە بن و گرنتی دانێ کە پاش 1 هەفتەمانەوە لە خانەقادا دەست لە بەنکێشان هەڵدەگرن. هەموو هەفتەیەک ژمارەیەکی زۆر بەنکێش سواری کامیۆنەکە دەبوون و هەفتەی دوایی و پاش گەڕانەوەی ئەمان ژمارەیەکی دیکە دەچوون بۆ خانەقاکە. دەبێەوە باش بزانن کە وازێنان لە هیرۆئین دژوارترین کارە و زاڵبوون بەسەریدا ئیرادەیەکی زۆر بەهێزی دەوێت. ئەو گەنجە لە یەکەم کۆبوونەوەیاندا بە بەنکێشەکانی دەوت ئەمە دوایین هەلە بۆ ئەوەی بتوانن خۆیان لەم ڕووداوە ترسناکە ڕزگار بکەن و پشتیان ڕاست بکەنەوە.
پاشان لە بەرچاوی واقوڕماوی ئەواندا هەندێک هیرۆئینی دەخوارد و بە یارمەتی هێزە موعجیزە خوڵقێنەرەکانی دەرونی لە بەرامبەر هیرۆئینەکەدا خۆڕاگری پیشان دەدا و هیچ دژەکردەوەیەکی لە خۆی پیشان نەدەدا. پاشان ڕووی دەکردە بەنکێشەکان و پێی دەوتن: من دەروونم پڕە لە توانای داهێنەرانە، من لە ئاعتیاد بەهێزترم، من چارەسەرم. بەم شێوەیە بەنکێشەکانی بە قەنەعەت دەگەیاند کە پەیوەست بن بە توانای چارەسەرکەری دەرونی خۆیان و دەرونیان لە غەریزە توند و سەرکێش و هاوسار پچڕاوەکان پاک بکەنەوە و زنجیرەکانی ئەم خووەپیسە لێک هەڵوەشێنن. هەنگاوی دوایی پاکردنەوەی جەستەیی بوو کە چەندین ڕشانەوەی بەدواوە بوو. لەم قۆناغەدا ئەندامەکانی لەش لەم مادە ئەهریمەنیە پاک دەبووە. لەو ڕۆوە بیستنی ئەم ڕووداوە سەرنجی ڕاکێشام کە دەیسەلمان هەمومان دەتوانین دەستەوداوێنی ئەم بنەمای تەندروستی و توانا سەرسوڕهێنەرە بین کە لە ناخی ئێمەدا لەگەڵدایە و داوای لێ بکەین تا هەر چەشنە ناخۆشی و نەخۆشیەکمان تێدایە ڕیشەکێشی بکات. کاسێتی دووەم دیوی یەکەم لە لاپەڕە 45. کاتێک مژ لە جگەرە دەدەی دووکەڵ لە ڕێڕەوی قورگەوە دەچێتە گەدەوسیەکان و دوجار تێکەڵ بە خوێن دەبێت و لە ڕاستیدا لەگەڵ ژەهردا تێکەڵ و وەکێکت لێ دێت. هەرگیز نابێ بۆ گۆڕینی ئەم خووە بە دوای شێوازێکی تایبەتدا بگەڕیت، بەڵکو دەبێ تەرکیز بکەیتە سەرکاری خۆت و بە پەیوەستبوون بە توانای چارەسەرکەری دەروونتەوە دۆستایەتی و ڕێککەوتن لەگەڵ ژەهرەکاندا تێک بدەیت. بۆ ئەم کارە خۆت وابێ نابکە لەو پەڕی تەندروستی و شادمانیدا وازت لە جگەرە هێناوە. هەموو ڕۆژێک و هەموو دەقیقەیەک لە زەینی خۆتدا وێنە دڵخوازەکانی خۆت کە جگەرە ناکێشی بە وردەکاریەکانیەوە وێنا بکە. بۆ خێراترکردنی پرۆسەکە تەنانەت دەتوانیە میێنانە لەسەر چەند لاپەڕێک بکێشیتەوە و لە چەند شوێنێکی ماڵەکەتان یا شوێنی کارەکەت هەڵیواسی. بۆ ئەوەیە میێنانە جێخۆیان لە زەینتدا بکەنەوە. وتنی چەندین ڕستەی ئیجابی وەک من بەهێز و سەرحاڵم، بەڵێ من بە تەواوی دەتوانم ئەم کارە بکەم، دەتوانێ هێزە دەرونیەکانت بەهێز بکات. لە بنەڕەتدا بوازێنان لە جگەرە خواردنەوە کحولیەکان و هەر چەشنە ناخۆشیەکی دیکە سەرەتا دەبێ بە سیستەمی بیر و بڕواکانماندا بچینەوە و مەسەلە قوڵە دەرونیەکان چارەسەر بکەین. پێویستە وە قبوڵ بکەی کە لە دروستبوونی ئەو ڕەشانەدا دەورت هەبوو و بگەیتە ئەو قەناعەتەی کە پێویستە پشت بە خۆت بەستی و بۆ چاکبوونەوە جگە لە خۆت پێویستیت بە شتێکی دەرەکی نەبێت. نمونەی ئەم ڕستانە: دەمەوێ واز لە جگەرە بێنم، دەمەوێ خۆم زایف بکەم. پیشاندەری ئەوەیە کە ئەو کەسا و کاری پێقورسە و پشتی بە هۆکارە دەرەکیەکان بەستووە. هەروەها ڕستەی سەلبی لەم چەشنە ناهێڵێ وێنە ئیجابیەکان لە زەیندا بکێشێنەوە و دەرەنجام چەندین بربەست لە بەرامبەر چارەسەرکردنەکەدا دروست دەکات. وتە و کردداری شەڕانگێز و سەلبی لە بنەڕەتەوە لەگەڵ یاسەکانی ژیاندانا تەبایە. بە دەربڕینێکی دیکە بە دڵنیاییەوە شەڕ و کێشە لەگەڵ هەر شتێکدا ڕێگەیەکە بەرەو شکست و بێ توانایی. هەر بۆیە هەرگیز بربەرەکانی لە تەک مادە سڕکەرەکاندا سەرکەوتوو نەبووە. لەبەرەوەی هەرچی چۆنێک بێ جۆرێک لە بربەرەکانی و کێشمە کێشە. ئەگەر قەڵەوی و لۆمەی خۆت دەکەی کە دەبێ بە ڕیژیم گرتن و وەرزش و پاسکیل سواری لە دژی بوەستیتەوە، ئەوە دەبیتە لەمپەر لە بەردەم هەر چەشنە گۆڕانکاریەکدا، چونکە تەنیا و تەنیا لە ڕەوشێکی ئارام و کراوەدایە کە دەتوانی دەستە و داوێنی هێزە موعجیزە خوڵقێنەکانی دەروونت بی. بەرپرسیارەتی هەموو ڕووداوێک بە ئەستۆ بگرە. کەسێتی ئێستای تۆ دەرەنجامی هەڵبژاردنی خۆتە. ئەگەر شەرمن و کەمڕوویەوە بزانە کە جیناتی شەرمنی و کەمڕوویت بە میرات وەرنەگرتووە و بەڵکو و شتت وەک خوڵق و خوی خۆت هەڵبژاردووە. ئەگەر زوڵ دەچیەوە تووڕەیت یا تووڕەیت وەکو یەک وەرگرتووە و جەیمس ئالین دەڵێت:
ڕەوش و چۆنیەتی ژیانی هەر کەسێک پیشاندەری شێوازی بیرکردنەوەی ئەو کەسێ و بە واتایەکی سادەتر ژیان بەرهەمی بیرکردنەوە و ئەندێشەی ئێمەیە. لە ویلایەتی فلۆریدا لە نزیک شوێنی ژیانمانەوە گەڕەکێکی لێبوو کە خەڵکەکەی زۆر هەژاربوون و زۆرترین ڕێژەی بێکاری لە فلۆریدادا ئەو گەڕەکە هەیەی. لە هەمان کاتیشدا پیسترین ناوچەیە و ویلایەتەیە. هەموو کەس ئەو پرسیارەی لا دروست دەبێ: بۆچی گەڕەکێک کە زۆرینەی دانیشتوانی بێکارن ئەوەندە پیس و پۆخڵ و تێکچڕژا و پڕ لە خۆڵ و خاشاکە؟ هەر جارێک بەم گەڕەکەدا دەڕۆم ژمارەیەک کەس دەبینم کۆمەڵ کۆمەڵ خەریکی قومارن و ژمارەیەکی دیکەش خەریکی کڕین و فرۆشتنی مادە سڕکەرەکانن. ئەم کۆمەڵە خەڵکە بە درێژایی ڕۆژ کاتیەوەیان هەیە شوێنی ژیانەکەیان پاک بکەنەوە و دەرگا و پەنجەرەی ماڵەکانیان ڕەنگ بکەن و ژینگەیەکی پاک و ڕازاوە بۆ ژیانی خۆیان دروست بکەن. بەڵام ئەوان بەم شێوەیە شوێنی ژیانی خۆیان هەڵبژاردووە. ئەگەر پارەیەکی زۆرت دەست ناکەوێ و وەگەر ژیان بە دڵی تۆ نییە لەبەر ئەوە نییە کە لە فلانە خێزاندا لەدایک بووی. ڕەنگی پێستت بەم شێوەیە فلانە کەس هاوسەرتە یا فلانە کەس بەرپرستە. بەڵکو هەموو شتێک پەیوەندی بە ڕوانینەکان و بڕواکانتەوە هەیە و بۆ زۆر کەس کارێکی قورسە بەرپرسیارەتی ڕووداوەکانی ژیانیان بە تەواوی وەستەوە بگرن لە جیاتی ئەوەی کە بڵێ بۆچی هاوسەرەکەم مناڵەکان و بەرپرسەکەم بەم شێوەیە هەڵسوکەوتم لەگەڵدا دەکەن دەبێ بڵێ چیم کردووە کە بواری ئەوم داوە بە بەرپرس و هاوسەر و مناڵەکانم بەم چەشنە هەڵسوکەوتم لەگەڵدا بکەن و چۆن دەتوانم تیان بگێنم ئیتر تحملی ڕەفتاری وام نەماوە. ئێلیانۆر ڕۆزڤێلت وتەیەکی جوان و سەرنجڕاکێشی هەیە، دەڵێ هیچ کەس ناتوانێت گاڵتەتان پێ بکە ئەگەر خۆتان نەتانوێ. ئەگەر بەرپرسیارەتی کەم و کوڕیەکان وەستۆ نەگری ڕێگەی هەر چەشنە گۆڕانکاریەکت بەستووە و دەبێ ئەوەندە چاوەڕوان بمێنیتەوە تا ئەو شتە یان ئەو کەسەی ئاوای بەسەرهێناوی ڕۆژێک بەویستی خۆی هەڵسوکەوتی لە تەکتا بگۆڕێ. باستۆگرتنی بەرپرسیارەتی ئەگەرچی ناخۆشە بەڵام هێزێکی بزوێنەرە کە توانایی باشکردنی ڕەوشەکە لە مرۆڤدا دروست دەکات و هەندێک کەس دەڵێن بۆ تۆ ئاسانە قسە لە خۆشەویستی و شادمانی و هەستی ئیجابی بکەی چونکە تۆ ملیۆنێر و نووسەرێکی ناوداری و هەموو ئەو شتانەت هەیە کە مرۆڤ بە دوایدا دەگەڕێ. لە وەڵامی ئەو کەسانەدا دەڵێم من لە خێزانێکی هەژاردا لەدایک بووم کە سەرپەرشتە هەمیشە سەرخۆشەکەی وازی لە خێزانەکەی هێنا. هەر بۆیە بە ناچاری من لە هەتیوخانەدا گەورە بووم و هەر بۆیە سەروەت و ناوبانگەکەم بە دەرەنجامی ڕوانین و بڕواکانم دەزانم. نەکەوەی پێتان وابێ ڕەوشی ئێستام بۆتە هۆی ئەوەی بەو جۆش و خرۆشەوە بیر و بڕواکان و هەستی باش جوان و دڵخۆشکرد دەربڕم. ژیانت ڕنگدانەوەی بیرکردنەوەکانتە و ڕادەی توانا ڕۆحیەکانت دەردەخات. خۆت هەست و ڕۆژانە سلبیەکان هەڵدەبژێری. خۆت هەست و ڕۆژانە سلبیەکان هەڵدەبژێری. بەویستی خۆمانە کە هەست و ڕۆژانە سلبیەکانی وەک تووڕەیی، ڕق، قین، تۆڵەسەندنەوە، خراپە و بەرچاوتەنگی بەسەرجەستە و دەروماندا زاڵ دەبن. ڕۆژێکیان کچە بچکۆڵەکەم ماتەلام و بە گریانە وتی بیلی خۆشی ناوێم. وتم زۆر باشە، ئەو بە مەیلی خۆی هەڵسوکەوت دەکات و ئایا تۆ خۆتت خۆش دەوێ؟ وتی بێگومان خۆم خۆش دەوێ. وتم ئەوەت بەسە. زۆرێک لە دایک و باوکان لەوەها ڕەوشێکدا دەپەشۆکێن و دەڵێن ئەی خوایە چی بکەم بۆ ئەوەی بیلی تۆی خۆش بوێ و بەم جۆرە هەر لە قۆناغی منداڵیەوە ئەوە دەخەنە مێشکی مناڵەوە کە کۆنتڕۆڵی هەستەکانی بسپێرێ بە کەسانی دیکە. زۆرتری خەم و نیگەرانیەکانمان لەوە سەرچاوە دەگرێت کە حەز دەکەین هەمیشە ڕەوش و بارودۆخەکان بە دڵی ئێمە بن و هەمووان بە دڵی ئێمە هەڵسوکەوت بکەن. هەڵوێستێکی لەو چەشنە تەواو خۆ بە زلزانانەیە و چونکە چاوەڕوانیمان لە هەموو کەسێوەیە کە سەرەڕای ویستی خۆیان ئەو کارانە بکەن کە دەبنە هۆی شادمانی ئێمە. ئەگەر تۆ بەهۆی هەڵسوکەوتی نالەباری کەسانی دیکەوە تووشی نیگەرانی، تووڕەیی یان ئاڵۆزی دەبی، ئەوە بەو مانایەیە کە بە ئاسانی دەوروبەری خۆت دەڵێی
ئەوە بەو مانایەیە کە بە کەسانی دەوروبەری خۆت دەڵێی سەبارەت بە ژیانم ڕاوبۆچوونی ئێوەم لە ڕاوبۆچوونی خۆم پێگرنگترە. ئەوەی لە دەستم بێ دەیکەم بۆ ئەوەی تۆم لێ ڕازی بیت. کەسێتیەکی سالم بە بێگوێدانە پەرچەکرداری خەڵک بڕیاردا و هەنگاو دەنێ. ئەگەر ئەوانی دیکە بەلایەنەوە پەسەند بوو ئەوە چ باشتر و ئەگەریش نا ئەوە وای پێ باشترە. بۆ ئەوەی لە بەرامبەر هەستەکانتدا هەست بە بەرپرسیارەتی بکەی ئەو تاقیکردنەوەی ژێرەوە ئەنجام بدە. پرتەقاڵێک لە ناوەڕاستەوە بکە بە دوولەتەوە و بە توندی لە تێکیان بگوچە. ئەوەی لە پرتەقاڵەکە دێتە دەر ئاووشیلەی پرتەقاڵەکەیە. ئەوە گرنگ نییە کە کێ دەیگوشێ یان بە چ شتێک و چۆن دەگوشێ. گرنگەوەیە کە هەر ئاوی پرتەقاڵ لەو گوشینە بەدەست دێت. لە ڕاستیدا ئەو شتە لە گۆزە دێتە دەر کە تێیدایە. هەر کاتێک کەسانی دیکە بە مامەڵەی نابەجێ و قسەی ناشرینیان دەروونمان نازار دەدەن و بە قەرار دەمانگوشن و لە ئەنجامی ئەم گوشینەدا هەستی تووڕەیی و بێزاری و تۆڵەسەندنەوەمان تێدا دەردەکەوێت. لەبەرەوەیە کە ئێمە پڕین لەم جۆرە هەستانە. لە ڕاستیدا ئەگەر زەینی ئێمە ئەم ژەهرانەی تێدا نەبێت ڕەوشی ژیانمان چەند دژواریش بێ لەگەڵ هەر کەسێ یا ڕووداوێکی ناشرینیشدا لەگەڵ ڕوبەڕوو دەبینەوە و ناتوانین هیچ چەشنە هەستێکی سەلبی پیشان بدەین. گریمان لە کاتی سەیارە لێخوڕیندا و لە چوارڕیانێکدا کەسێک ئاشیانە یا ناشیانە بێتە بەردەمت و ناچارت بکە لە پڕ سەیارەکە ڕاگری. ئەگەر ئارامت لێ هەڵگیرێ و بە مەبەستی تۆڵەسەندنەوە خێراییەکەت زۆر بکەی و شوێنی بکەوی و بچیتە بەردەمی بۆی پیشانی بدەی کارەکەی ناشرین بووە دەیسەلمێنی کە تو قوربانی دەستی دێوەزمەکانی تووڕەیی قین و نەفرەت و تۆڵەسەندنەوە و شاراوەکانی دەرونی خۆتی. ئەگەر ئەم مەهریمەنانە لەگەڵ خۆتا بۆ ئەملاو ئەولا کێشنەکەی کەس ناتوانێت تووڕە و نیگەران و پەرێشانت بکە. باشتر وایە بۆ ڕوونبوونەوەی زیاتری بابەتەکە نمونەیەکی خوازە واتە ئیستیعارەیی بێنینەوە. ئەگەر مۆمێکی داگیرساوت بەدەستەوە بێت و بەڕێدا بڕۆیت، زۆر هۆکاری دەرەکی وەک باوبۆران کە لە دەسەڵاتی تۆ بەدەرە کار دەکاتە سەرگڕی مۆمەکە و هەر ساتە و بەرەولایەکی دەبات. هەست و ڕوژانەکانی ئێمەش وەک گڕیە و مۆمەوان کە بەردەوام گێژەڵۆکەی ڕووداوەکان و کارەساتەکان و هەڵسوکەوتە ناشرینەکانی دیکە هەڕەشەی لێ دەکەن. ئەوە ئەرکی ئەمەیە کە مۆمی داگیرساوی هەستەکانمان بە داگیرساوی بهێڵینەوە و نەهێڵین پرتەپرت بکات و بکوژێتەوە. زۆرینەی خەڵک بە وتنی چەندین ڕستەی و وەک من ئاوام ناتوانم بگۆڕێم سروشتم بەو جۆرەیە خۆیان لە وەستۆگرتنی بەرپرسیارەتی هەستەکانیان دەدزنەوە. هەست و ڕوژانە سەلبیەکان لە بیرکردنەوەی ناشرینەوە سەرچاوە دەگرن. هەندێک کەس لەوە نیگەرانن کە بۆچی بە ڕادەی پێویست پارەیان نییە. کۆمەڵێکی دیکە بەهۆی ئەوەی نەکا مناڵەکانیان دۆستایەتی کەسانی نالەبار بکەن، نەکا لە کۆتایی مانگدا قیستە بانکیەکان دوابکەوێ، نەکە بەردەوام لە دڵڕاوکێدان و خۆیان پیر و پەکەوتە دەکەن و هەموو ڕۆژەکەیان بە نیگەرانی و ئاڵۆزی بەسەر دەبن. لەوە بێئاگان کە ئەم بیرە تاریک و ژاراویانە کاردانەوەی خراپ دەکەنە سەرجەستەیان. پەستانی خوێن بەرز دەکەنەوە و دەبنە هۆی دروستبوونی برینی گەدە و نەخۆشیەکانی دڵ و توێژینەوەکانی بواری ئەندازیاری واتە بایۆکیمی ئەوە دەردەخەن کە بیرکردنەوەی ئیجابی و سەلبی دەبێتە هۆی دەردانی چەندین ئەندرۆفینی جیاواز لە مێشکدا. ئەگەر بیرکردنەوە سەلبیەکان بە سەرجەیندا زاڵ بن، ئەندرۆفینێک دەردەدرێت کە نەخۆشی دروست دەکات و ئەگەر ئەندێشەی ئیجابی و هاو ئاهەنگ باڵ بە سەرزەیندا بکێشێ ئەوە ئەندرۆفینی چارەسەرکەر دەدرێت. بەو پێیە کاردانەوە کیمیاییەکانی جەستەمان لەژێر کۆنتڕۆڵی خۆماندایە. کاتێک کۆنتڕۆڵی بیرکردنەوەکانمان لە دەست دەردەچێ دەبێتە هۆی کاردانەوەی کیمیایی تێکدەرانە لە دەروونماندا. ئەو کاتەیە کە پەنادەبەینە بەرچارە سەرە کیمیاییەکان بۆ ئەوەی تا ڕادەیەک کارتێکەریەکەی کەم بکەینەوە.
ڕێگایەک بەرەو شادمانی نییە، شادمانی خۆی ڕێگایە. زۆربەی خەڵکی حەز دەکەن بۆ پاساودانی خەم و نیگەرانیەکانیان هەلومەرجی ژیان و بۆ نمونە هەژاری و نەخۆشی بە هۆکار بزان و بەم جۆرە شان نادەنە ژێرباری و ئەستۆگرتنی هەستەکانیان. بۆ نمونە نەخۆشکەوتنی یەکێک لە کەسە نزیکەکانی بە هۆکاری نیگەرانیەکەی دەزانێ. وای دانێ یەکێک لە ئەندامانی خێزانەکەت نەخۆش بێت و تۆ لێی بێئاگا بیت. ئایا هەر نیگەران و پەرێشان دەبیت؟ بێگومان وانییە. کەواتە ئەوە نەخۆشی ئەوان نییە کە تۆ نیگەران دەکات و بەڵکو ئەم هەستە تەنیا پەیوەندی بە چۆنیەتی لێکدانەوەی تۆ هەیە بۆ ئەو مەسەلەیە. ئەگەر بیر بکەیتەوە کە نەخۆشی سربەخۆ لە بیر و بۆچوونی تۆ کاری خۆی دەکات و نیگەرانی تۆ شتێک لە مەسەلەکە ناگۆڕێ، ئەوە بە ئاسانی بەسەر هەستەکانی خۆتا زاڵ دەبی و بەڵام مەگەر بە خۆت بڵێ ئاخ چەندە ترسناکە، نەدەبوو وابێت، نەدەبوو دایکم بەو شێوەیە نەخۆش و داماو بوایە. پەیامی ناشادمانبوونت داوە بە کۆئەندامی دەماری خۆت و کاردانەوەکانی ئەو پەیامەش لە هەڵس و کەوت و کردارتدا ڕەنگ دەداتەوە. بێگومان نەخۆشی ئەندامانی خێزان یا دۆست و کەسوکار شتێکی خۆش نییە، بەڵام لە بیرت بێ کە تۆ خۆت بەرپرسیاری لە ئیحساسات و ڕوژانەکانت. هەڵەی هەرە گەورەی زۆربەی خەڵکی ئەوەیە کە بۆ ئەوەی شاد بن و بە شادمانی بژین بەردەوام بە دوای کەسێک یا شتێکدا دەگەڕێن. ئەمە لە کاتێکدایە کە دەبێت لە دڵ و دەرونی خۆیاندا بۆ سەرچاوەی شادمانی بگەڕێن. ئەگەر دەستت بە خۆشی دەرونی ڕابگات، تەنانەت ئەگەر ڕەوشی ژیان بە مەیل و ویستی تۆش نەبێت، واش هەر شادمان دەبی. ماوەیەکە کتێبەکانم دەنێرم بۆ کەسە دەستڕۆیشتوەکانی سەرانسەری دنیا. هەر ئەم هەفتەی پێشوو 4000 نوسخەم لە دوایین کتێبەکەم ئیمزا کرد و بە خەرجی خۆم بۆ سیاسەتمەدار و دکتۆر و بەرپرسیارانی پەروەردەیی زۆربەی وڵاتانم نارد. کینکایزی نووسەری کتێبەکانی ڕێگەیەک بەرەو هۆشیاری باڵاتر و پەیوەندیەکانی مرۆڤی هۆشیار و سەد مەیمون یەکێک لەو کەسانە بوو کە ئەم کتێبەی بەدەستگەیشت بوو. ئەو کەسێکی زۆر ڕەوشت بەرز و دڵپاک و خواپەرستە. دوایەوەی کتێبەکەمی بەدەستگەیشت بوو، نامەیەکی بۆ ناردن و وێڕای سوپاس نووسی بووی. حەز دەکەم لە مەجالێکدا یەکتر ببینین. سەرنجام ڕۆژێک سەردانیم کرد و زۆر دژوارە بتوانم وەسفی ڕواڵەتی ئەو پیاوە بکەم. ئەو تەواو ئفلیجە. دەیوت ساڵی 1946 کە لە شاری میامی دەژیا، لەپڕ لە پشتیدا هەست بە ئازارێکی قورسی وا دەکا وەک بڵێ کەسێک بەنزینی بە پشتیدا کرد بێت و ئاگری دابێ. لەو کاتەوە ئیفلیز بووە و لەسەر کورسی گەڕۆک ژیان بەسەر دەبا. ئیفلیجەکەی بە جۆرێکە کە بۆ خواردنی پارویەک نان پێویستە کەسێک قوڕگی بۆ بشێلێ. لەگەڵەوەشدا بەردەوام پێکەنینی لەسەر لێوانە و پێکەنینێک کە دەربڕی شادمانیەکی بێخەوش و ڕاستەقینە و جوان و پیرۆزی دەرونیە. ئەوەی جێگای سەرنجاوەیە کە لە کاتێکدا لایەکی جەستەی کار ناکات لە کتێبەکانیدا باسی تەندروستی و پاکوخاوێنی دەکا. ئەگەر کەسێک لە دەرووندا دڵخۆش و شادمان بێ، لە دژوارترین ڕەوشیشدا شادمانی خۆی دەپارێزێ. بەڵام مەگەر لە دەرووندا خەمبار و خەمۆک بێت، خۆشترین حاڵەتیش باری دەرونی ناگۆڕن. زۆربەی خەڵکی هەوڵ دەدەن لە دنیای دەرەوەی خۆیاندا تەندروستی، ڕووگەشی، ئاشتی و نەرمونیانی، ئارامی و هاوسەنگیان دەست بکەوێ. لە کاتێکدا کە لە دۆخی ڕاستەقینەدا ئەم سیستەمە تەواو بە پێچەوانە کار دەکات و ئەو کات کە لە دنیای دەرووندا بیرمان لەسەر کاری خۆمان چڕ بکەینەوە و پەیوەست بین بە بوونی خۆمانەوە، چیمان بوێ دەتوانین داوای بکەین و بەدەستی بێنین. ئەگەر بە شوێن خۆشەویستی و میهرەبانی داهاوداڵ بین، دەبینین فێڵبازانە لە چنگمان ڕادەکات. ئەگەر لە هەوڵ و تەقەلادا بین بۆ ئەوەی خۆشی و شادمانی بەدەست بێنین، ئاوا لە دەستمان ڕادەکا. بەڵام کاتێک کە لە ناخی دەروون و زەیندا دەستمان بە تەندروستی، خۆشەویستی و شادمانی ڕابگا، ئیتر ڕێگای دەربازبوونی نابێت. ئەو کاتە لە ژیانماندا گۆڕانکاری سەرسوڕهێنەر دەبینی. گەورەترین بەرهەمهێنی وزە لە جیهاندا.
ساڵی 1975 لەگەڵ یەکێک لە گەورەترین ئەزموونەکانی ژیانمدا ڕوبەڕوو بووم. لەو کاتەوەی تەمەنم 8 ساڵ بوو بە شوێن باوکمدا دەگەڕام. قەت نەمدی بوو. ئاواتم ئەوە بوو ڕۆژێک چاوم پێی بکەوێ. باوکم زاڵمترین کەس بوو کە دەمناسی. لە هەموو ڕوویەکەوە پڕ لە شەرم و ڕەزالت بار بوو. زۆرم ڕقلەی بوو. هەمیشە لە دەروونمدا پرسیارم لێ دەکرد کە چۆن توانیوێتی چەندین ساڵ واز لە هاوسەر و منداڵەکانی بێنێت بەبێ ئەوەی لە ڕووی داراییەوە پشتیان بگرێت. ساڵی ڕابردوو کاتێک لە زانکۆی کۆلۆمبیا دەرسم دەوتەوە هەواڵی مردنی باوکمم بیست. بەڵام زۆر دڵنیا نەبووم. دوایین شتێک کە لە باوکمم دەزانی ئەوە بوو کە لە شاری نیو ئۆرلیانز دەژی. پاش چەندین تەلەفۆن بۆ ئەم و ئەو کە دڵنیا بوو مردووە پرسیارم کرد لەکوێ نێژراوە. وتیان لە گۆڕستانێکی شاری بیلۆکسی میسیسیپی نێژراوە. لە قەراغ گۆڕەکەی وەستام و قسە و باسێکی دوور و درێژم لەگەڵ ئەو باوکەدا دەست پێ کرد کە تەنانەت تا ئێستا شوێنەکەیم نەبینیوە و یەکبینە گریام و بە درێژایی ئەو ماوەیە ئەوەی بە زمانم داهات تەنها لێبردون و لێخۆش بوون بوو. لە تەواوی هەڵسو کەوتە نابەجێکانی لە بەرامبەر من و ئەندامانی خێزانەکەماندا. لە تەواوی کارە خراپەکانی و هەمیشە سەرخۆشیەکەی خۆش بووم. 2 ساعتی خایان تا توانیم دەروونم لەو ڕقوقینە پاک بکەمەوە کە چەندین ساڵ بوو لە دەروونمدا پەنگی خواردبووە. دوای ئەو پاکبوونەوە ڕۆحیە هەستم کرد دەست و باڵم سووک بووە و ژیانم ڕەنگ و بۆیەکی تازەی بەخۆوە گرت. ئشتیایی خواردن و تەندروستیم باشتر بوو و بە شێوەیەکی سەرسوڕهێنەر بەرهەمی کارەکەم زیادی کرد. لە ڕاستیدا ئەو کاتەی لە بەرامبەر نەعەداڵەتیەکەیدا کە لە حەقتا دەکرێ لە ڕاستیدا ئەو کاتەی لە بەرامبەر نەعەداڵەتیەکدا کە لە حەقتا دەکرێ نیگەران و ئاڵۆز دەبیت و ڕق و کین لە دڵ دەگری خۆت کردوتە یاری دەستی کەسانی تر و لە ئەنجامدا بوویتە قوربانی هەڵسوکەوتیەوان. لە حاڵەتێکی لەو چەشنەدا دەماری هەستەکانت بەدەستی ئەوانەوەیە و بە کەیف و ویستی ئەوان خۆیان تووڕە و نیگەرانت دەکەن. پێشتر ئەگەر کەسێک قەرزدارم بوایە و قەرزەکەی نەدابایەوە ڕقیم لە دڵ دەگرت. بەڵام ئێستا نەک هەر نیگەرانی پارەکەم نیم بەڵکو چەند دانە لە کتێبەکانیشمی بۆ دەنێرم و بەم جۆرە ڕێی پێنادەم بە هەڵسوکەوتی خراپی هەستەکانم کۆنتڕۆڵ بکە. ڕقوقین لەوەوە دێت کە مرۆڤ بە چەندین وتەی وەک ئەو بە چه حەقێک ئاوا هەڵسوکەوت دەکا. ئێستا وەڵامەکەی وەردەگرێتەوە. خۆی بە قەناعەت دەگەیەنێ کە ناحەقی بەرامبەر کراوە و چاوەڕوانیشە کەسانی دەوروپشتی بڵێن حەق بە تۆیە. بەرحەقبوون هیچ شتێک لە مەسەلەکە ناگۆڕێت و تازە ئەوەی کە چوو ناگەڕێتەوە. کەوابوو دەروونت لە دژمنایەتی و ڕق و کین پاککەرەوە و خۆت لە کاردانەوە شێوێنەرەکانی ڕزگار بکە. هیچ پێویست ناکا داوای لێبوردن بکەی. پێویست بەوەش ناکا کەس ئاگاداری لێبوردنەکەت بێت و گرنگ ئەوەیە زەینت لەو پۆخڵیە پاک بکەیتەوە. لێبوردن گەورەترین بەرهەمهێنی وزەیە لە دنیادا و چونکە دەکرێت ئەنجامێکی باش و داهێنەرانە لەو وزە گەورەیە وەربگیرێ کە تۆ بۆ ڕق و کین و لە دڵکردن بە فیڕۆ دەچێ. ماوەیەک لەمەوبەر نانی ئێوارم لەگەڵ کەسێکدا خوارد کە بە قۆناغا ناخۆشەکانی دوای جیابوونەوەدا تێدەپەڕی. سەردەمێکە و پیاوە و ژنەکەی ژیانێکی خێزانی زۆر خۆشیان هەبووە. بەڵام پاشماوەیەک ڕق و بێزاری باڵی بەسەر ژیانیاندا کێشا. ئەو لە کاتێکدا فرمێس لە چاوانیدا قەتیسما بوو دەیوت ژنەکەی داوای پارەیەکی زۆری لێ دەکات و دەیەوێ منداڵەکانیش بەرێتە لای خۆی. ئێش و ئازار و دڵڕاوکێ بە چاوانیەوە دیار بوو. ئامادە بوو تا بەیانی قسەم بۆ بکات و بە قەناعەتم گەیەنێت کە ئەو لەسەر حەقە و ژنەکەی مامەڵەی خراپی لە تەکدا کردووە. پاش تەواوبوونی قسەکانی وتی تۆ ڕات چییە؟ وتم زۆر حەز دەکەی بڵێم حەق بە تۆیە؟ وتی نامەوێت لە خۆ ڕاحەق بدەی بە من،
بەڵام بەڕاستی پێتوانیە حەق بە منە؟ وتم کارێکە و ڕوویداوە و ئەوەی چوو تازە ناگەڕێتەوە. وتی پێت وایە دەبێت چی بکەم؟ وتم دەبێت لێی ببووری. وتی ئەو کارم کردووە و پێم وتووە لە تاوانەکەی خۆش بووم و بەڵام ئەو قبوڵی نەکرد. وتم پێویست ناکە ئەو لێبوردنەکەت لێوەرگرێ و گرنگەوەیە تۆ لەگەڵ خۆتا ڕێککەویت تا ڕێگەیەک بکەیتەوە ئەو ڕق و کینەی لە ناختایە کەڵەکە بووە بڕژێتە دەرەوە. تۆ دەزانی چیت بەسەر خۆتا هێناوە؟ لە چاو دەمانگ بەر لە ئێستا 10 ساڵ پیرتر دەنوێنی وەها لە خەفەتا تواویتەوە کە بەیانیان بە قورسی خەبەر دەبێتەوە و دۆژ داماوی هیلاکی مێشک تەستانی خوێنی بەرز کردووی تێوە و ئیشتیای خواردن و کێشی لە شت کەم بۆتەوە. خۆزگە دەمتوانی کار لە مێشکت بکەم و تێدگێنم کە تا ئەو کاتەی لە ناخی دڵەوە خۆشەویستی دەرنەبڕی لەم مۆلەکەیە ڕزگارت نابێ. ئەم هەڵسوکەوتەت خۆکوژیەکی لەسەرخۆیە و گەردەتەوێ بەر بە کوشتنی خۆت بگری بۆچی زووتر ئەم کارە ناکەیت؟ پێویست ناکات هیچ شتێکی پێ بڵێیت یان سەر لە نوێ زەماوەندی لەگەڵدا بکەیتەوە و یان گوڵی بۆ بنێری، هەر ئەوەندە نەبێ کە لە ناخی دڵتەوە لە تاوانەکەی خۆش بیت. وتی دەبێ پارەیەکی زۆری بدەمێ. وتم بەر لە کاتی دیاریکرا و زیاتر لەو پارەیەشی بدەرێ کە داوای کردووە. هەرکە دوژمنایەتی و ڕق و کین لە دڵتا نەهێڵیت بە شێوەیەکی سەرسوڕهێنەر شادمانی و چالاکی و هاوسەنگی ڕوو لە ژیانت دەکا. دەبێ ئەوە قبوڵکەی کە ویش مرۆڤە و مرۆڤیش هەڵە دەکات. ئایا تا ئێستا خۆت هیچ هەڵەیەکت نەکردووە؟ تەنیا پێویستی بەوەیە کە خۆت بە بەرهەق نەزانی و بە خۆت نەڵێیت ئەو بە چ حەقێک ئەو مامەڵەیەی لەگەڵ مندا کرد و ئێستا پێی دەڵێم. بۆ چەند ساتێک بیر لەو کەسانە بکەرەوە کە ئێستا لەگەڵیاندا ناسازگاریت. جا ئەو کەسە چ هاوسەرکەت، هاوکار یا هاوسێکت بێت و هەوڵدا خۆشەویستی لە ئاست کەسێکدا دەڕوڕی کە زۆرترین کێشە و کێشمەکێشت لەگەڵیدا هەیە. دەربڕینی خۆشەویستی بۆ ئەو کەسانەی هەڵسوکەوتی جوانیان هەیە دەم بە پێکەنین و ڕێکپۆشن و بە ئەرکی سەرشانی خۆیانی دەزانن. تاقیکردنەوەی قوڵی خۆشەویستی پێناڵێن. لەو کاتەی کە عیسای مەسیح لە خاج درا بوو کەسێک ڕمێکی لە سنگی گرت. لە بەرامبەردا عیسا لێی خۆش بوو. ئەگەر کەسێک مامەڵەی ناشرینت لەگەڵدا دەکات، ئەگەر لە ڕیزی کڕینی کەلوپەلدا پێش دەکەوێت، مەهێڵە ئەهریمەنی ڕق و بێزاری بچێتە دەروونتەوە و خۆشەویستی پێشکەش بکە. هەر کاتێ هەوڵتدا بە بەرامبەرەکەتی بسەلمێنی لەو باشتری ئەوە دوژمنایەتیت لە دڵدا جێ کردوێتەوە. لە بیرت بێ ئەو ڕق و بێزاریەی لە مێشکدا گۆشی دەکەی لە خانە سەرەتانیەکان کوشندەترە. ئەم مشەخۆرانە لە دڵ و دەروون و مێشکدا جێخۆش دەکەن و بەرەبەرە لوشت دەدەن و وزەت بە فیڕۆ دەدەن و نای هێڵن. تەسلیمی ڕووداوەکان مەبە. ئەگەر لە بەرامبەر ڕێگریەکاندا لەو بڕوایەدا بین هەموو کارەکان بە دڵی ئێمە دەبن و تێڕوانینێکی ئیجابیمان هەبێت بۆیان هەلوو بوارەکان یەک بە دوای یەکدا دێنە بەردەممان. بەڵام ئەگەر خۆمان بدۆڕێنین و تەسلیمی ڕووداوەکان بین تەنها تووشی بربەستەکان دێین و هیچی تر. ماوەیەک بەر لە ئێستا لە مەیامی بووم و بۆ ئەوەی بگەڕێمەوە بۆ شیکاگۆ چووم بۆ فڕۆکەخانە. پاشتۆزێک زانیم کە بەهۆی هەندێک ناتەواوی تەکنیکیەوە فڕینی ئەو تەیارەیەیان هەڵوەشاندۆتەوە. هۆڵی چاوەڕوانی فڕۆکەخانەکە پڕ بوو لە خەڵک. کارگێڕەکانی ئەوێ گەشتیارەکانیان ناگەدار کردەوە کە سەرجەمی کورسیەکانی ئەو تەیارانەی تریش گیراون کە دەچن بۆ شیکاگۆ و دەبێ 1-2 ڕۆژێک چاوەڕوان بن تا ئەوان بتوانن کارێکمان بۆ بکەن. گەشتیارەکان بەهۆی ئەوەی کە دەبوو تا 2 ڕۆژی تر لە میامی بمێننەوە تووڕەبوون و پەستانی خوێنیان بەرز بووبەوە و خۆیان لە بەڕێوەبەرانی ئەو شوێنە سوور کردبووە. ئەوان لەبەرەوەی تازە خۆیان دۆڕاندبوو هیچ لە بیری ئەوەدا نەبوون بیر لە چارەسەرێک بکەنەوە بۆ ئەوەی لەو دۆخە ڕزگاریان بێت.
لە حاڵێکدا من وام بیر دەکردەوە کە لە شیکاگۆم و تەسلیمی ڕووداوەکە نەدەبوو. هەر بۆیە بە تەلەفۆن پەیوەندیم کرد بە سکرتێرەکەم و داوام لێ کرد پەیوەندی بکا بە بەشی گواستنەوەی گەشتیاران و جێگایەکم بۆ دابین بکات. کەمێک بەر لەوەی سکرتێرەکەم پەیوەندیان پێوە بکات کەسێک تەلەفۆنی کردبوو بۆ ئەو بەشە وتبووی لە سەفەرکردن پەشیمان بۆتەوە و سەفەر ناکات. ئەویش بەبێ ئەوەی چاو لە لیستی ئەو گەشتیارانە بکە کە لە چاوەڕوانیدا بوون منی خستە جێگەی ئەو کەسە و بەم جۆرە لە ناو ئەو 192 گەشتیارەدا تەنیا من توانیم بە یەکەم تەیارە کە 5 ساعتی تر دەڕۆیشت بچم بۆ شیکاگۆ.